بەناوی خودای گەورە و میهرەبان. لە درێژەی کار و چالاکیەکانی گروپی ڕۆشنایی نابینایان لە ڕێکخراوی ڕۆشنایی هەڵدەستێ بە سازکردنی پانێڵێک بە شێوەی پرۆگرام لەسەر نووسین و خوێندنەوەی برایل. لەم پانێڵەدا باس لە برایل و گرنجەکەی و ئاستی بەکارهێنانی لە ناو نابینایان و هۆکاری لاوازبوون و چۆنیەتی بەرزکردنەوەی ئاستی بەکارهێنانی لە ناو نابینایان دەکرێت بە میوانداری هەریەک لە بەڕێزان عومەر حەسەن، کەنار بێباک، سۆزی مۆفەق، عادل عەلی، تۆڕی ڕاگەیاندنی ڕۆشنایی نابینایان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. خوشویستان و ئازان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحال من سپاس خوا پەروەردگارتەکەم کەواتەمەن و دەفەت و هێزوانی پێنام کە لە خزمەتێکە بێکەتەم لە پانێڵێک ئەوها لە شوێ پرۆگرام لەسەر باس خوازێکی گرنگ بە ژیانی نابینا کاویش بریتێ لە برایل. بەڕێزان هەمومان دەزانین کە نابینا کۆمەڵێک شت هەیە، کۆمەڵێک ئامراز هەیە کە ڕەمزە بە ژیانی ئەو، بەڵام من پێم وایە برایل لە هەموو ئامرازەکاری تر پەیوەستە بە ژیانی نابینا. جابۆیە ئەم پانێڵەمە ڕێکخست بە هیوای ئەوەی کەوا بتوانین جارێشتر بەرگەیشتر بە خۆمان و بە هەڵسکۆتمان لەگەڵ برایل بکەینەوە، بتوانین جارێک برایل خۆشەویست بکەین لای نابینایان. بەڕێزانم ئەم پانێڵە نامێت لەو پانێڵە باسی ژمارە پیتەکانی برایل بکەین و فلان ژمارە فلان پیتە، بەڵکو دەمانەوێ ئەم پانێڵا ببێتە هۆکارێک بۆی کەەوە محاولاتی دیکە بکرێت، چکە لە پێشدا محاولات کرایە، بەڵکو دەمانەوێ ئەو دەواازە و ببێتە دەرچەیەکی تر بۆی کە بتوانین جارێشتر ئاستی بەکارهێنانی برایل ناو نابینایان بەرز بکەینەوە. و داواکارم لە ئێوە بەڕێزیش کە لە کۆتایی کە دەرفەت بێ بەڕێزی هەرچی پرسیارێکتا هەیە بیکەن، هیچ لە دڵی خۆتان نیلنەوە. و مەبەستیشمە لەو پانێڵە بەڕاستی زۆر سەریح بین، یعنی واقعی باس بکەین، هیچ تەمثیلێک نەکەین، حقیقەتەکەی دیوە حقیقەکەی بە یەکتر نیشان بدەین. ئەو پرسیارانەی کە دەکرێت و بەڕێزانەی کە دەکەن یان ئەو وەڵامانەی کە دەدرێتەوە میوان بەڕێزەکان کە وەڵام دەنی هیوادارم بە حقیقەت و بە واقعی وەڵام بدەنەوەلەوەیکەوە ئەگەر شتەکە خراپە بە هەوڵ بدەین چاچ بکەین، ئەگەر باشە هەوڵ بدەین پەرە پێ بدەین. وە دڵنیاشان دەکەمەوە کە ڕۆشنایی نابینایان ئەو پانێڵە یەکەم شتە لە بۆ برایل دیکە، بەڵام کۆتاشت نابی ئینشاءالله محاولاتی زیاتر دەکرێت. دڵنیاتان دەکەم لەوەی بە پشتیوان و خوا پەروەردگار ڕۆشنایی دەست بگات هەر شتێک بە ئیزنی خوای گەورەکاری شێوازی دەکات کە بتە شانازی و ببتە جێی پەنجە و بارچ خۆشحاڵ دەچین بۆ هەموو لای ئینشاءالله. بەڕێزانم دێمە لای میوانەکانم باسی برایل گەنگەشە دەکەین و تاوتوێ لەسەر دەکەین لەگەڵ هەر یەک لە میوانە بەڕێزەکانم. زۆر باوەڕ مامۆستا عادل عەلی، مامۆستای برایل لە پەیمانگەی ڕووناکیی نابینایان لە هەولێر. مامۆستا گیان بەخێر بێ. هەروەها مامۆستا کەنار، ڕاگەیاندکار و کۆمەڵناس، هەروە وازم چالاکوانی جباری کەمەندامان لە سلەیمانی یاخوا بەخێر بەسەر چاوان. هەروە مامۆستا عومەر حەسەن، مامۆستای زمانی عەرەبی و شارەزاش لە زمانی عەرەبی برایل لە پەیمانگەی ڕووناکیی نابینایان لە هەولێر. مامۆستا بەخێر بێتوش. سۆزیخان بە هەولێری گوتنی بەکارهێنەرێکی سەرسەختی برایل و چالاکبوان و ڕاگەیاندکار لە سلێمانی یاخوا بەخێر بێن سەرچاوان هەمولایەک. میوان بڕێزەکانشم ئەوانەی کە بە دیار میتینگکردنەوە بەخێراتنیەکە بێکەتان دەکەم، هیوادارم لەگەڵ با من تا کۆتای ئێوە بەڕێز پرسیارەکانی خۆتان ئاڕاستەی بەڕێزان بکەن. سەرەتا دەمێ بچمە لای مامۆستا عادلی بەڕێز وەکو مامۆستای برایل. مامۆستا جان، ئەگەر پرسیارێکی کلاسیکی بکەین بپرسین برایل چییە؟ ئایا برایل زمانی هاوبەش نابینایانە یان ئامرازێکە یان ڕێنووسێکە لە بۆ نابینالۆیکەوە یاحتیاجەکانی خۆیان پێ جێبەجێ بکەن؟ سەرەتا سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ هەر هەمووتان بۆ بەشداربووانی ئەم میتینگاوە و جەنابتان ئەدمینەکانی ئەم گروپە. بەڵێ سەرەتای پرسیارەکەت کاکاوکار دەمەوێت لێرەوە بڵێم مەسەلەی برایل، بابەتی برایل بابەتێکی زۆر گرنگە کە ئێمە بەڕاستی لە ژیانی ڕۆژانی نابینایاندا هەرچەند باسی لێوە بکەین بەڕاستی زۆر و زۆرتر هەڵدەگرێت. برایل زمان نییە، بەڵکو نووسینە، ڕێنووسە، ئەو هۆکارەیە بەڕاستی کە نابینایانی خوێندەوار کردووە. ئەوجا ئەگەر هەرێکێک لە ئێمەی نابینایان کە دەستمان پێ کردووە بە خوێندنی برایل، خۆمان لە کەسێکی تر بەکەمتر نەزانی وەکو کەسێکی ئاسایی کە هاتۆتە ناو ئەم بابەتەوە و فێری برایل بووە. بەڕاستی ئەمەش ئەوەمان پێ دەڵێ، ئەم پەیامەمان پێ دەڵێ
کە برایل ئێمەی کردووە بە خوێندەوار. بەڵێ یعنی کەواتە جێگای نووسینی چاوساغانی بۆ ئێوە گرتێتەوە بە تاکید، چونکە ئێمە بەڕاستی ئەوەی کە گرنگە ئەوەی کە ئەو کەس هەر هەرێکێک لە نابینایەک بە گشتی کە گرنگی بە برایل داوە بەڕاستی دەبێت بڵێن کەسێکی خوێندەوارە لە ڕووی نووسین و خوێندنەوە کە ئەم ڕێنووسا یاخود ئەم نووسین و خوێندە تایبەتەکە بە نابینایانە شارەزا بووە لێی بەڕاستی ئەوە دەمەوێت لێرا بڵێم بۆتە چاوی دۆمی نابینایان بەڕاستی یعنی لێرەدا ئەمە زۆر گرنگە هەموو لایەکمان گرنگی پێ بدەین. نستخۆشبی کەنار خان سەرەتاکانی برایل بۆ کەی دەگەڕێتەوە مێژوەکەی و ئەو قۆناغانێکەوە پێدا تێپەڕی و گەشێتیدا کردووە. شەوتان باش و دەستان خۆش. ئەمە هەوڵێکی زۆر گرنگە. برایل لە ڕاستیە بە ئەو کاتە دەست پێکات کە لویس برایل کە پێشتریش لە بارهەمێتیا ئاماژەمان پێیاوە بەڕاستی، بەڵام من زۆر بە کورتی ئەمە باسی کەم مامۆستا شتێکی گرنگی باسکە لەبارەی برایل. لە ڕاستیە لویس برایل کە دۆزەرەوەکەیەتی هەندێک ئەڵێن باوکی دەرتاش بووە، هەندێک ئەڵێن باوکی ئاسنگەر بووە، بەڵام دوای ئەوەی کە لە تەمەنی 3 ساڵیە کاتێک ڕۆژێک لەگەڵ باوکی چێتە دوکانەکەی، ئەمەی باسی یەکەم ساڵی 1912 لە تەمەنی 3 ساڵیە کاتێک ئەچێت لەگەڵ باوکی ئەو ڕۆژە بۆ دوکانەکەی یاری بە کاڵاکان یان بە باڵین کەلوپەل و شتەکانی بەردەستی باوکیەکە و بە یەکێک لە ئامێرەکان چاوێکیان لە دەسەدا. دوای ئەوەیە بێتە 5 ساڵ چاوەکەی تریشیان لە دەسەیە، ناچارە چێتە ئامۆژگای یان با بڵێن پەیمانگای تایبەت بە خوێندنی نابینایان لە پاریس لە تەمەنی 5 ساڵی دوای کە ئەتر وەختی خوێندنیە. لە تەمەنی 10 ساڵی وەختێک کە ئەو بەشێکی کەمی لە خوێندنەکەی بڕیوەتەیەگات لەوەی نووسینی ئەو کاتە شێوازی خوێندن زۆر قورس و سەختە بێ بەلایەوە، بیرەکاتەوە لەوەی ئەم شێوازە بدۆزێتەوە. سەرەتا کاتێ باسیەکە لای هاوڕەکانی لای خێزانەکەی و لە پەیمانگاکە زۆر گاڵتەی پێکەن، ئەسڵەن تۆ خەریکی چیت. پێش ئەو کاتێک ئەم شێوازی کە دۆزیوێتیەوە نووسین و خوێندن لەوێ تەنها بە کۆمەڵێک خاڵ بووە، ئەو خاڵانە زۆر قورس بوون بە 2 دەست خوێنرانەوە، بەڵام لە ساڵ 1829 بە تەواوی هەموو بیتەکانی دۆزی و ترتیبی کردن و قەڵەمە ئاسنەکەی کە وەکو شێوەی بزماریە دەمەکەی کە ئێمە وەکو قەڵەم و لەوحە بەکارهێنین لە پیشەکەی باوکی ئیسفادەی کردووە لەوە دروستی کرد، هەم لەوحەکە هەم قەڵەمەکە و پچووکی کردەوە بۆ 6 خاڵ خانەکە. لە ساڵی 1929 باسی یەکەم کە نۆتەکانی مۆسیقاشی هەر ئەو کات بە برایل حازر کرد. لە ساڵی 1952 کاتێک کۆچی دواییەکە هەتا ئەو کاتەش هەر اعتراف ناکەن بەوەی ئەمە وەکو نووسین بەکار بێت و ئەم ڕێگە ئاسانەیان بەکار بێ وەکو بەدین. لە ساڵی 1954 بە تەواوی بڕیارەدە لە فەڕەنسا لە هەموو پەیمانگاکانە تەعمیمە کرێ کە ئەم نووسینە بەکار بێ و بەناوی ناسناوی خێزانی لویسی شۆناوی ئەنێن برایل. ئیتر وردە گەشاکە ئەچێتە وڵاتانی عەرەبی. لە ساڵی 1932 بەدواوە لە وڵاتانی عەرەبی وردە لەسەر سەرچاوەکەی لویس برایل پیتە عەرەبەکان داڕێژنەوە، ئەنجا بڵاو بێتەوە. 1950 تابیعە دروستەکرێ وەکو شێوازێکی تۆزە خێراترە بە بەراورد لەگەڵ لەوحە ئەوە لە ئەمریکا. لە ساڵی 1999 برایل سینز دروستەکرێت کە ئەو ئامێرەیەکە ئێستا لە سنتەرەکانی تایبەت بە برایل ڕۆشنا لەسەر بۆ وەزارەتی کار هەن لە پارێزگاکانی دهۆک و هەولێر و سلێمانی. کاتێک تۆ بەوەرد لە کۆمپیوتەرێکی ئاسایی ئەنووسی ئەو ئامێرە لێ پێیوەست کراوە بۆت ئەکا ڕاستەخۆ بە برایل پرنتی لێ ئەەکەی کۆپی لێ ئەەکەی گۆڤار و ڕۆژنامەی پێ ئەنووسی کتێبی پێ چاپەکەی. ئەمە لە شێوەی چاپخانە زۆر سوودی لەوەرگیراوە. بەگشتی ئەمە مێژوویەکی زۆر کورتی برایلە. بەڵێ یەکش سەرنجڕات شام کەنارخان باسی ئەوت کرد کە پێش ئەوەی فرانس لویس برایل ئەو نقطانە دابنیان ئەو خاڵانە دابنی لە بوتەکان پێشترش هەر نابینا شێوازی تایبەتی خۆی هەبوو لە ڕووی نووسینەوە. بەڵێ ئەو شێوازانە هەر خاڵ بوون، بەڵام ئەوەی ئەو باسیەکە کە من لە تەرجمە ئینگلیزیەکە تێگەیشتم وەرم گرتووە ئەڵێ نزیکەی 12 بۆ 13 خاڵ بوو، زۆر گەورە بوون خانەکان، بە 2 دەست نەبووە نەخوێنرایەوە، بە هەردوو دەستی ڕاست و چەپ لەسەر وەرەقەکە ئەنجا ئەوتوانی بخوێنیتەوە. ئەڵێت
یەکێک لەو شتانی کە ماندووی کردم لویس برایل لە ژیانی خۆی نووسیوێتی وەڵام ماندووی کردم لە پۆلی 1 و 2 سەرەتایی بۆ یەکوانە پێویست بووە 14 کتێب بنووسمەوە بۆ یەک وەرز لەبەری خاڵەکان زۆر بۆ لاپەڕی زۆر گرتووە یعنی ئەمە هەم کاتی گەڕاندۆتەوە کورتکردنەوەی ئەم ڕێگایە هەم کاتی گەڕاندۆتە هەم شوێنی لە نووسی گەڕاندۆتەوە هەم ئەو خاڵانە نەبوون کە ئێستا لویس برایل دۆزیوێتەوە ئەو خاڵانە بوون کە پێشتر وەکو جفرا وەکو زمانێکی نهێنی وەکو شێوازێکی نهێنی لە نێوان سەربازەکان بەکار هاتووە هاوشێوەی ئەم نووسینە نییە کە برایل دۆزیوێتەوە بەڵام ئەڵێت شێوازی خۆمانمان هەبووە بەڵام زۆر قرس بۆ بۆمان بەڵێ دەنگە زۆر بەڵام من دەمەوێت کەمتری پرسیار بکەم ئێوە زۆرتری قسە بکەن لەوە میوان بەرزانە من دەمەوێت تەنها پرسیارەکەم بە شێوەی مەتن بکەم ئێوە شەرحەکەی بکەن لەوەیکەوە زۆرترین سوود دەربگیری دەستی باش خۆش مامۆستا عومەری بەڕێز گرنگی برایل لە بۆ ژیانی نابینە چەندە ئایا ئەگە بێنە سەر واقع نابینە دەتوانی بە ئەندازەی چاوساغان کە سوود لە نووسینەکان وەردەگری ئەوها سوود لە نووسین برایل وەگری بە هەمان شێوەی شەکانی خۆی پێڕاوی بکە پێشەکی دەستخۆشیتان لێ دەکەم و بە خێراتنی هاوڕێیانش دەکەم ئیزافەتەن بۆ زانیارەکانی کەنارخانی دەڵێن لە هێندێک وڵاتی ئەوروپی ئەو کاتە بە قوڕ بەکار هاتووە نووسین یعنی تۆ تەسەوور کەم دائیمەن دەبوایە مامۆستا دەشتی قوڕی پێ بێ بۆی پیتەکان بنووسێ حەسەب بەوەی کە من خوێندومەتەوە دەڵێن لەسەر وەرەقە و لەسەر مەقەبە پیتەکان بە قوڕ نووسراون ئەوە مامۆستا بە هەموو قوڕکاریش دایان دەشتی قوڕی پێ بێ طبعا وتمان گرنگی برایل بۆ نابینا بەپێی مەرحەلەکانی ژیان گۆڕاوە دیارە هەموو زۆربەی زۆری نابیناکان ئەگەر برایل نەبوایە نەدەگەیشتنە ئەو ئاستەی کە ئێستا تێیدان لە زۆربەی وڵاتان بەڵام بەپێی وەکو مێژونووسەکان دەڵێن هەموو شارستانیەک چەند مەرحەلەیەکی هەیە دروستبوون و گەشە سەندن و پوکانەوەی ئێمە نامانەیە بە کەلیمەی پوکانەوە باسی برایلکەین بەڵام دەبێت قەناعەتمان وابێ کە برایل گەشەی چەند جیلێکی زۆری نابینای پێگەیاند دواتر دەبێت ئێستا ئێمە قەناعەتمان وابێ کە برایل دەکەوێتە مەرحەلەیەکی ترەوە ئەو مەرحەلەی ئێستا دەبێت ئێمە برایل چ لێ بکەین دەبێت ئێمە لەگەڵ ئەو واقعە بیگونجێنین گرفتە ئەگەر ئێمە بتوانین برایل وەکو 20 ساڵ لەمەوە بەر وەکو 10 ساڵ لەمەوە بەر بەکاربێنین چونکە بۆچی یەکەم جار کولفەی زۆرە دووهەم جار کاتێکی زۆری دەوێ سێهەم جار نابینا ناتوانێت لەگەڵ ئەو واقعانەی کە برایل با بڵێن فەرزیان دەکا نابینا لەگەڵی تێکەڵ بێ چۆن ئێستا ئێمە نمونەیەکی بەسیط بدەین ئەو ڕۆژەکە دکتۆر بەختیار باسی نۆ کتابەکەی کرد ئەگەر ئێمە بمانەوێ بیکەین بە برایل دەکرێت بڵێن چەند ساڵی دەوێت پێشگەلەوە چاپخانەی دەوێ و کەسی زۆری دەوێت کاری لێ بکە ئەگەر ئێمە دەبێت چی بکەین لەو حالەتە دەبێت ئێمە بە دوای بەدیلا بگەڕین برایل بۆ کاری گچکە و بچووک بەکاربێنین بۆ نابینا بۆ نمونە مەسەلەن بەکاری بێنین بۆ کردنەوەی مێشکی منداڵ بەکاری بێنین بۆ خاتونەکان ئەوانەی کە نابینان بەکاری بێنن بۆ ژیانی خۆیان لە ماڵەوە گرنج دەبی بۆ ژیانیوان ئەمن مەبەسمە لێرە بەڵێ گرنجی دەبێ ئێستا من بەڵێ زۆر خاتون دەناسم ئەوانەی کە ماڵیان هەیە مەسەلەن بۆ کەلوپەل بۆ ئەو دەرماناتانەی کە بەکاری دەنن بۆ خواردن ڕەنگە ئەو کەنارخان و سۆزیخانیش بزانن بۆ مەسەلەن ناو مجەمیدا ئەو شتانەی کە دایان ناوە بۆ ناسینەوەی شتەکان بۆ ناسینەوەی ڕنگ زۆر جار بەکاری دێنن قەتعەدا دەنێن مابینی ئەو ڕەنگانە بە برایل بۆ ناسینەوەی سیدی و مەسەلەن بۆ ناسینەوەی کۆمەڵی ئەو شتانە بەکاری دێن حتا ئەوانەی منداڵیان هەیە بۆ ناسینەوەی کتێبەکانی منداڵەکانیان بەکاری دێنن یعنی دەبێت ئێمە شێوازەکان بگۆڕین لەوەی کە چاوەڕێ بکەین هەموو پەرتووکمان هەوێ بە برایل دەبێت ئێمە ئەو شێوازە نوێیانە بیر لێ بکەینەوە بڵێ
بەڵام مامۆستا محەممەد ئەگە پرسیارەکە بە شێوەشتر بکەم ئایا نابینا دەتوانانی وەکو چاوساق چۆن چاوساق هەم ئەوەندە ئیسفادە لە نووسین دەکات شتەکانیان بۆ نووسین و کارەکانیان بۆ نووسین ڕاوی دەکات ئایا نابینەش دوانی ئەگەر سەر لەسەر خۆی فێری برایل بکە ئایا ئەویش دەتوانانی بە برایلی شەکانی خۆی ڕاوی بکە؟ ئێمە دەبێت زۆر بە سەراحەت قسە بکەین. من دەڵێم نەخێر لەو زڕۆفەی ئێستا ناتوانێ بۆچی چونکە توێژینەوەیان ڕای خۆتە ئەوەی کە من هەفتەیە لەمەوە بەر لە جەزیرە تەقریرێکم ژێلێ بووتی جاران لە سین حکومەتی سین مەکتەبەیەکی زۆر گەورەی هەبوو پارێکی زۆری وەردەگرت کتێبی بە ئیستیعارە دەدایە نابیناکان. ئێستا سین پارێکی کەمیشیان دەداتێ بە نابیناکان دەڵێ وەرن کتێب بخوێنەوە ئیبراهیل وەکو جاران نایبن لەبەرەوەی ئەو مثلا تۆ پەرتوچێکی برایل کە دێنی دەیخوێنیتەوە دەتوانی بە کاتێکی کەمتر بە مەصرفێکی کەمتر دەتوانی بە سیدی بە ئینتەرنێت بە هەتا دوایی بیخوێنیتەوە. واتە سەوەڕ ئەم بۆ قەنەعاتی خۆمەکە ئێمە دەبێت زۆر زۆر وازح بین ناتوانین وەکو پێویست ئەو ئیسفادەی کە لە بیستن دەکەین ناتوانین لە برایلی بکەین. بەڵێ دەست خۆش مامۆستاجان. وەکو لای سۆزی خان بەکارهێنەری برایل هەم نووسەر هەم خوێنەر لە بواری برایل. سۆزی خان تۆ چۆن برایل بەکاردێنی لە چ کاتێک زیاتر سوودی لێوەردەگری؟ سڵاتان لێ بە بەڕێزان شەوتان باش ڕێز و دەستخۆشی تایبەتم بۆ ئەدمینانی بەڕێزی گروپی ڕۆشنایی و سپاس بۆ ئامادەبوونی ئەو بەڕێزانەی کە لەم میتینگە ئامادەن و گوێمان لێگرن هیوادارین کە بتوانین لەو کاتێککە هەمانە سوودێک ببەخشین. بەڕاستی من لە پۆلیەکی سەرەتاییەوە هەتا ئێستا بە بەردەوامی برایلم بەکارهێناوە و برایل زۆری بە من بەخشیوە و زۆریش ئاسانکاری بۆ کردوم. ئەتوانم بڵێم من تا پۆلی شەشی سەرەتایی خوێندکاری پەیمانگای ڕووناکی بووم لە سلێمانی. ئەو کات وەکو ئێستا سیستمی بنەڕەتی نەبوو هەتا پۆلی شەش ئێمە خوێندکاری ئەو پەیمانگایە بووین و دواتر چوینە خوێندنی ئاسایی. من لەبەرەوەی لە پەیمانگای ڕووناکی زۆرتر بە برایل ئەمان خوێند کاتێکیش چوومە خوێندنگای ئاسایی ئەتوانم بڵم یەکێک لە ئەزموونەکانی ژیانی منەوە بوو کە بە قورسی ڕاهاتم لەگەڵ سعیکردنم بە تەسجیل و کاسێت. ئەتوانم بڵم لە 3 ساڵی یەکەمی ناوەندیم هەموو کاتەکانی ڕۆژم بۆ خوێندن بوو لەبەرەوەی هەموو ئەو منهەجانەی هەمان بوو ئەم کردە برایل. بەو شێوەیە سعیمە کرد و بەڕاستیش ئاستم زۆر زۆر بەرزتر بوو بە بەراورد لەگەڵ ساڵەکانی دواتر. بەڵام دوایەوە هەستم کرد بابەتەکان زۆرن و ناتوانم ڕۆژانە بۆ شێوەیە بەردەوام بم بۆیە من لە چواری ئامادەیەوە دەستم کرد بەوەی کە لە ڕێگای تەسجیل و کاسێتەوە بخوێنم. و لە دوای تەواوکردنی خوێندنیشم لەگەڵ داوای لێبوردن لە دوای تەواوکردنی خوێندنیشم بۆ ئاسانکاری لە زۆر کاری خۆم برایلم بەکارهێنا و سوودی پێبەخشیوم. بەڕاستی ئەوەی کە ڕاگەاندکار بووم 2 ساڵ و نیو بە بەردەوامیش تا ئێستا برایل بەکارەهێنم وەکو خوێندنەوە وەکو نووسین و ماوەی 2 ساڵ و نیویش کەوانە بێژ بووم لە خوێندنگایەکی تایبەت بە فێرکردنی گەورە بۆ نابینایان. ئەو ساڵانش من برایلم بەکارهێناوە پێم وایە برایل ئاسانکاریکی زۆر گەورەیە بۆ بەڕێزانی کەوانە بێژ و ڕاهێنەر و مامۆستان چونکە پێم وایە لە پۆل ئەگەر تۆ برایلت پێ بێ باشترە لەوەی تەسجیل و کاسێتە پێ بێ و لە لای خوێندکارەکانت گوێ لە بابەتەکە بگری و اینجا بۆیان شەرح بکەیت. پێم وایە برایل زیاتر تۆ وەک مامۆستایەکی سەرکەوتۆ پیشانەدا ئەگەر وانە بێژبی و پێم وایە برایل وا ئەکات کە کەسێک خوێندەوار بێ وەکو خوێندەوار دەرکەوێ. بەڕاستی ناکرێ تۆ خوێندەوار بی و نەتوانی بخوێنیتەوە بنووسی. بەڕاستی هەر بۆ کەسانی ئاسایش بەو شێوەیە. بەڕای من کەسێک ئەگەر نەتوانێت بخوێنێتەوە بنووسێ ڕەنگە ئەتوانم بڵم تا ڕادێک نەقسی هەبێ لە خوێندنەکەی چونکە خاڵی یەکەم لە خوێندنە فێربوونی خوێندنەوە نووسینە. جایترکەی مە ناتوانین بە شێوازی ئاسایی بنووسین و خوێنینەوە خۆ ئەکرێ شێواز و تایبەتمەندیەکەی خۆمان ئیسفادەی لێ بکەین و بە شێوازی خۆمان بتوانین بنووسین و بخوێنینەوە. بەڕاستی زۆر کات کە مەراسیمەکان من پێشکەشکار بووم لەو مەراسیمانە سوودم لە نووسین و خوێندنەوەی برایل وەرگرتووە بۆ نووسینەوەی تێکستەکان و هەموو ئەو شتانی تر کە ئەمەوێت بۆ خۆم ئەرشیفیان بکەم و لە کاتی پێشکەشکاری سوودیم لە وەرگرتووم. بەڕاستی لە ڕادە بە دەرسوودم لە برایل وەرگرتووە ئەوەش نەکتەنیا بەناو بەڵکو یەکێکم لەوانەی کە دووبارە ئەڵێم کە برایل زۆری پێبەخشیوم. بەڵێ سۆز خانکەوات ئێستاش هەر سوود لە برایل دەبینی
بەڵێ یەکێکی تر لەو خاڵانە من بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆزیش بە بەردەوامی برایل بەکارێنم چونکە من کەمتر دەرخ ئەەکەم یعنی یەکێکم لەو کەسانی کە لە لەبەرکردنە ڕەنگە زۆر گرنگیم پێ نەداوە و ڕەنگە زۆریش وە پێویست نەبوو بم بۆ ئەمە وای کردووە زۆرتر و زیاتر اعتیمادم لەسەر برایل بێ من ڕاست قورئانم لەبەر نییە بەڵام بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز بە بەردەوامی برایل بەکارهێنم ئەوەش یەکە لەو شتە باشانی کە برایل بە منی بەخشیوە خوازیان خوا پەروەردگار پاداشخێر داتەوە حەدیثێک مایە کە هەر کەسێک قورئان کەری لە پیتێک دەخێریە بەڵام هیوادارم ئیتو نقطەک دەخێری هەبی یعنی سەر زۆر سوپاس اینجا کاکاوکاری بەڕێز ببوورە شتێکی تر کە ویستم بێڵم بۆ بەڕێزانی کە قورئان لەبەرەکەن باشتر بتوانن لە ڕێگەی برایلیشەوە قورئان بخوێنن چونکە پێم وایە بەو ڕێگەی ئەتوانن دەرس بە کەسانی ئاسایی بڵێن کەسانی ئاساییش فێر بکەن چونکە پێم وایە ئەگەر ئێمە سەماعی بین لە فێربوون و لەبەرکردنی قورئانە ڕەنگە زۆر شارەزاییمان لە حکومە تەجویدیەکان نەبێ ڕەنگە نەتوانین دەرس بە کەسێکی چاوساغ بڵین چونکە ئەگەر بەس بە سەماعی وەری بگرین ناتوانین تیان بگەین کە حرەکەکان و حرفەکان چۆن بەکاربێنن چۆن لە شوێنی خۆیان و ینی حەقی تەواویان پێ بدەین بەڕاستی پێم وایە ئەوەش یەکێک لە گرنگیەکانی خوێندنەوە و نووسینی برایل هیوادارم هیچ نابینایەک نەبێ کە لە داهاتوو ینی بڵێت ناتوانم من خوێنمەوە بنووسم بە برایل و برایل زیاتر شتێکی کرداریە وەکو فێربوونی زمان وایە فێربوونی ئاسانە بڵام با بڵێن ئەوەی کە دواتر خۆت چەندە ممارەسەیەکی چەندە گرنگی پێ ئەدەی ئەوە بەهێزترت ئەکا لە برایلە بەس بە خێرایی ئەو زیاتر ئەو کەلوپەلانە چین کە لە ئێستادا لە بۆ نووسینی برایل سودانی دەبینی بەڵێ وڵا ئەوەی کە زۆرتر ئێستا بەردەستن تابعەیە و لەگەڵ لەوح و قەڵەم نووسینی برایل وڵی زیاتر ئەوەی هەما لەوح و قەڵەمە بەڕاستی و شتێکی تر بە پێیەک لەو ئامارانی کە من خوێندومەتەوە لە سەدا 20 ئەو پێداویستیانەی کە ئەکرێ بۆ خوێنەوە نووسینی برایل سوودیان لێوەربگیرێ بەردەستن بۆ نابینا بەڕاستی ئەوەش گرفتێکی گەورەیە ڕەنگە ئەوە خاڵێکی بەهێز بێت بۆ لاوازکردنی خوێنەوە نووسینی برایل لای نابینایان ڕاستە ئێمە هەر یەکەمان پێمان خۆشە کە زیاتر سوود لە برایل وەربگرین بەڵام ئەگەر پێویستیەکانت بەردەست نەبێ ڕەنگە کەمتر بتوانانی سوودی لێوەربگری بەنمونە کەسێک کە تابعی هەبێ بتوانێت بە تابعە بنووسێ ئەمە باشترە لەوەی کە هەر لەوح و قەڵەمێکی سادت لەبەردەست بێ و وەختێکی زۆرت بووێ بۆ نووسین بەڕاستی سپاس خوازیان من بەردەوام بی و نمونەشی زۆر انشاءالله باو تعادل ئەگەر بین و لای تو لە ئێستادا ئاستی بەکارهێنانی برایل لە ناو نابینەیاندا چۆنە ئایا هەر بە جددی دەبێ واقع ینی بەواقعی ئەو پرسیان وەڵام دێ ئایا بە وەکو نووسینێکی فەرمی مامەڵێ لەگەر دەکرێ کاک هاوکار دەمەوێت لێرەوە بڵێم نەخێش بڕاستی گلەیمان زۆرە لەسەر ئەوەی کە نابینایان زۆربەی هەر زۆریان بڕاستی برایلیان فەرامۆش کردووە ئەویش بە هۆکاری هاتنەوەی هاتنی تەکنەلۆژیا مەسەلەی کۆمپیوتەر یاخود مۆبایلی ناتەقەوەش بەداخەوە لەگەر عفوم کەی دێنە سەر و کارەکە انشاءالله بەڵام بەستم ئەوەیە ینی هەر بەجددی لاوازە ینی بەڵێ لاوازە ئەگەر ڕێژێکی بدێ لە سەدا چەندی دیکە والله ئەگەر ئێمە بە سەراحەت قسە بکەین کاکاوکار ڕێژەیەکی زۆر کەم هەیە ئەمڕۆ بەڕاستی گرنگی بە برایل دەدا چونکە تاکە جێگا و یعنی مەعلوبی ئەو بەڕێزانەیە زۆربیان کە لەو گروپەدا کە کاتێ لە پەیمانگاکان خوێندویانە خۆیان دەزانن بەڕاستی بەس ئێمە کەەوە ئیعتیمادمان کردوتە سەریان قوتابیەکانی پەیمانگای ڕووناکی نابینیان بۆ ئەگەر لە سلێمانی بێ یاخود لە هەولێر یاخود لە دهۆک ئەوەی کە بەردەستە قوتابیەکانن ئەوانیش هەتا ئەگەنە پۆلی 6 گرنگی بە برایل دەدەن لە پاشان بەڕاستی برایل واز لێ دێنن ئەمەش هۆکارێکی زۆر لاوازە بۆ ئەوەی بەڕاستی نابیناکە لە برایلدا دەبڕێ بەداخەوە شتێکی زۆر بە شتێکی لاوازی ئەزانم بەڕاستی ئەگەر عفوم کەن قەوسەک ئەو قسانەی مامۆستا عادل و قسەکانی مامۆستا عومەرش بە تێکەڵی چەند شتێکم بەبیردێنەوە پێشەوەی ئەو پانێڵە ساز بکەم لەگەڵ چەند نابینای قسەم کلویەکەوە قسەی زاریان وەربگرم بەڕاستی چەند قسەیەکیان کرد حەزم نەکرد لە سەرەتای پانێڵەکە باسی بکەم بەڵام ئێستا تەنها قسەی سێ کەسیان دەگوازمەوە کەسێکیان فەرمووی برایل تازە بەسەرچوو کەسێکیشان فەرمووی برایل گرنگی هەیە بۆ ئەو کەسانی کە لە نەوتەکان فێربوون ئەو کاتە گرنگە ئێستا گرنگێکی ئەو های نییە کەمە گرنگەچیە بۆ کەسانی کە ئەو کات فێربوون بەڵام بۆ چین و جیلی تازە دەتوانین بڵێم هیچ گرنگەکی نییە کەسێکیش فەرمووی بەداخەوە برایل وەکو بنیشتە خۆشش لێ هاتووە کات هەر وەختە و کەسێک
دەیجوێت و لۆیکە دەم پێ بجولێت و ناوی بهێنرێت ئەم قسانە کۆمەڵ قسەی نیگەتیڤ و نەرێنین ینی دەشکرێ بڵێن ئەوە کۆمەڵ قسەی واقعی ئەگەر ئەوێ بەڕێ وەڵامم بدەنەوە بەڵام بەداخەوە بەس مام سامرتخوا گەر مایکت داخی بەس ئەو کاتێکە ناوم هینای مایکت پێ سپاس دەکەم ئێستا دەسمە لای کەنارخان ئەو قسانێ من و ئەو قسانێ مام سەعادل و ئەو قسانێ مام سامر هەموو کۆمەڵ قسەی نەرێنی بوون پێت وایە هۆکارەکەی چییە ئەگەر خاڵ با پێ سپاس دەکەی دەستان خۆش بێ وەڵام من دووسێ تێبینم هەیە اینجا دەستەکەم بە وەڵام دانای پرسیارەت طبعا من و سۆزی خان هاوپۆل بووین کاگەڵکەر لە یەک پۆل بووین هاوپۆلەکانی تریشمان وەک ئێمە زانیویانە کە ئەڵەم هاوپۆلەکانی تریشمان هەم پێش ئێمە هەم دوای ئێمە لە ڕاستیا پێش ئەمە وەجبەی پێش ئێمە نەبوو لە سلێمانی بەس وەجبەی دوای ئێمە زۆر بوون پۆلێنی ئەو خەڵکانە ئەتوانین بکەین بەوەی ژمارەیەک نابینا هەن لە برایل نادەزانن و نەدەشیانەوێت بیزانن ئەمە پۆلێنێکیانە پۆلێنێکیان هەیە دەیزانن بەڵام بەکاری ناهێنن پۆلێنێکی ترەوەیە کە ئێمەمانانی کە هەم دەیزانین هەم بەکاری دێنین باشە ئەو قسانی جەنابەت باست کرد و گواستەوە وەکوتت نەرێنین لە ڕەنگە تاڵ بن بەڵام بەشێکیشیان واقعین کە من خۆم لەگەڵ هیچیان هاوڕان نیم لە ڕاستیە بەشێکی پەیوەندی هەیە ئەکۆ هۆکارەکان زۆر کورتەکەمەوە یەکەمیان بەپۆ ئەگە هاوڕانی بەڵام پێ دوانیەوە حقیقەتەوە دەرئەنجام درهاوێشتی ئەو واقعەیە کە تێدانە ئەوە بۆچوونی ئەوانە بەس من هاوڕێی بۆچوونەکانیان نیم چونکە پێم دروست نین مەبەستمەوەیە ئێمە ڕەنگە ئەوانش پێیان دروست نەبی نا بەڵام من کاتێک کە ڕای خۆم بێ هەڵبەت لەگەڵیم مەسەن کەسێک کاڵێ بڕایل بەسەر چووە کاتە پێی وایە بەسەر چووە بەڵام من پێم وانیە بەسەر چوو بێ لە ئەمەیە هاوڕانی ئەنجا دواتر پێم وانیە لە قسەی دووەمیش پێم وانیە بڕای تەنها بوو ئەو بوو ئەوانە بوون کە لە نەوەتەکان فێر بوون کە ئێمە کۆتایینەوەتەکان بوو کە فێر بووین باشە بۆ قسەی سێهەمیشیان مەسەلەی بڕایل بابەتێک نییە کە بەڵێ بۆ ئەمەیان من بۆ خۆم زۆر نیگەرانی ئەم دۆخەیانم خاڵی سێهم زۆر بەلامەوە گرنگە ئێستا یەک لەسەری ئەوەستم زۆر بەسەریعی یەکەمیان پەیوەندی هەیە بەوەی ژمارێک لە خەڵک کاگەڵکار هەستەکەم بە عیبی ئەزانێ ئەم لەو حەوقەڵەمە بە تایبەت کە بچووکترین ئامێر و ئامڕازێتی پێی بێ ئەنجا بەشێک لەوانی کە لەم میتینەیان لەوانەیە هەندێکیان نەگە ژمارەکە کەمیش بێ بەشێکیان بیسەری پرۆگرامەکانی من بوون مەسەلەن یاهی سۆزی خام بوون یانی کەسێکی تر بوون من بۆ پێشکەشکردنی هەموو بەرنامەکانم کە پێویستی پێ بوو بێت بنووسم لەو حەوقەڵە من بەردەوام لە جانتاکەمە ینی زەڕورترە لە مۆبایلەکەشم باوەڕتان بێ بۆچی چونکە بەڕاستی هیچ ناچار نییە جێبەجێکارە هونەرەکەی کۆنتترۆڵی من دانیشێناو بناو بۆ منی بنووسێت جیاوازم کات لە پێشکەشکارێکی تر کە پێویستی بە هاوکاری ئەو نییە ئێمە ناڕاستوخۆوە ئەکەین خەڵکانێک لە شوێنی کارەکانمان بەرپرسیارەتیمان لەگەڵ هاوبەش بکەن بەزەیان پیامان نابێتەوە بۆیە بەشێکی پەیوەندی هەیە بەوەی کە کارەکانی خۆتی پێ جێبەجێ بکەی باشە هۆکارێک لەو هۆکارانە مەسەلی گۆڕانکاریکردن خۆ گۆڕانکاری بەم دواییانە تیان ناکرد هەرچەند من هیچ گۆڕانکاریەکەم لەو برایلە نەکردووە کە لای خۆم تەطبیقێکم و بە خەڵکیشی ئەڵێم ئەگەر پێتان خۆش بوو دواترە چینە سەرەوە بابەتە هیچ کام لەو گۆڕانکارانی لە برایلا کرا نە تەطبیقم کرد و نە تەطبیقی ئەەکەم و پێشتان ئەڵێم بۆ و نە بە هیچ کەسێکی شەڵەم بیکە هۆکارێکی ترەوەیە کە خولەکانی فێربوونی ئەم شێوازی نووسینەکە من مەسەلەن خەڵکێک نابینایەک لە گوندێکە لە قەزایەکە لە ناحەیەکە هیچ ناحەقی مەگرە ئەگەر ئەم نووسینی نەبیست بێ و نەیگەشت بێ و ئامێرەکەشی نەبێت ینی ئامڕازەکەی نەبێت وەکو مامۆستا فەرمووی ئەو سعادل فەرمووی بەشێکی زۆر لەوانەی کە برای لەزانن تەنها قوتابیان و فێرخوازانی پەیمانگەکانی ڕووناکی و نابینیان لە پارێزگاکان ئەوانیش بۆ سەردەمێکە تا شەشی بنەڕەتی تاو کاتی وەکو منهەج ئیشان پێیت و دوایی کە چوونە ناوەندی و دواناوەندی و زانکۆ پەیمانگاکان لە بیریەکەن بەشێکی تری پەیوەندی هەیە بەوەی کە ئەم سیستەمە یان ئەم شێوازی خوێندن و نووسینە لێرە وەک پێویست گرنگی پێ نەدراوە لەلایەن دوو شوێنی گرنگ یەکەمیان دەستگاکانی حکومی مەبەستم ئەو وەزارەتانی کە زۆرتر پەیوەندیان هەیە بەم باسەوە هەم پەروەردە هەم خوێندنی باڵا هەم وەزارەتی کار مەسەلەن لە زانکۆی هیچ شارێکی ئێمەیە کتێبخانەیەکی برایل کتێبێکی برایلیتیانە بەداخەوە لە قوتابخانەکان کە هەمویان کتێبخانیان هەیە بە هەمان شێوە لەو بەشانێک کە پەیوەندی بە وەزارەت لە وەزارەتی کاریش کە لایەنێکی فەرمی پەیوەندیدارە بە هەمان شێوە ئەم نووسینە وەکو پێویست کار نەکراوە بۆی وەکو سیستم بناسرێ
يعني ئەو دۆخی کە لویس برایل تێپەڕان ئێمە ژەوێت تێپەڕین هەمان قوربانی بدەین تا بە تەواوی اعترافی پێکرێ باشە بەشێکی تری پەیوەندی هەیە بە ڕێکخراوەکانی تایبەت بە کەمەندامان و خەڵکانی خاوەن پێداویستی بە تایبەت نابینان مەبەستمە چونکە ئەم نووسینە شێوازی نووسینی یان گەاندنی نابینان و کەمبینایانە ئەوەندەی گرنگی درا بە شتەکانی تر بە بەراورد لەگەڵ تەواوی چالاکیەکانی تر وەک پێویست گرنگی نەدراوە بەم باسە بۆ نمونە ئەمە یەکەمین پانەڵی گفتوگۆی کراوەیە بە درێژایی ئەو کاتی کە من هاتوومەتە ناو ڕێکخراوەکان و زۆر بناو بووم تێکەڵی ئیش ڕێکخراوەی بووم باوەڕ ناکەم لە هیچ کۆبوونەوەیەکی ترم نەبینیوە بەم شکڵە نقاش کرابێ ئەگەر نقاشێک کرابێت تەنها لەسەر ئەم گۆڕانکاری شتە بوو کە کراوە کە زۆر گرنگە خەڵکێکی ئێستا گوێی لە ئێمەیە شارەزایی لە برایل نییە و ڕەنگە بشێوە فێر بێ بەڕاستی باشە بەڵام ئەم گفتوگویانی گوێ لێ نەبووە حەقیشێتی هیچ ڕێنوێنیەک هیچ ڕێگەڕۆشتنیەکی بۆ نەکراوە بۆی بزانێ چۆن واقعەکەت نیشان بدەین حقت دەکە نەمانوێت کەس تەمسیل بکە بەڕاستی ئەو باردۆخەم پێ خۆش لۆی کا بێتەوەی بە خۆداچنەوەمان بێتەوەیکە بتوانین توانایشی کاگاو کار ئێستا لەم شارەی من لە ساڵی 1970 پەیمانگاکە کراوەتەوە بەس باسی سلێمانیت بووە کەم چکە من لە ناو واقعەکەی ئێرەم باشە یعنی چەند جیل لەو کاتەوە نزیکەی 20 شتێک جیل پێگەیشتون ئەگەر هەر ساڵە و گوای دانین هەر ساڵە و 10 قوتابیش پێگەیشت ئەبێ 200 کەس لەم شارەی منە هیچ نەبێ ئێستا برایل بەکاربێنێ بەداخەوە 10 کەس ینی بەمعنای کەلیمە کە وەکو تەطبیق وەکو عەمەلی پێی بنووسین 10 کەسی باش نادۆزیتەوە کە بەکاری بێنێ باشە ئەمە گرفتەکەیە ئاستی بەکارهێنانی بەڵێ زۆر لاوازە ئێستا بەڵام پەیوەندیشی هەیە بە شکل هۆکارانی باسم کرد بەشەکەی تری پەیوەندی هەیە بۆی خەڵکێک تازە نابینا ئەبێت یان خەڵکێک تازە تێکەڵی نابینایانە بێت یعنی خەڵکێک چەند ساڵە نابینایە بەڵام تازە بە واقعەکەی قبول کردووە وەک پێویست خۆی قبول نەکرد وەک نابینە ئەمانە هەموو بێ ئیشیان لەسەر لە جیل بە جیل فێر بکرێن خۆیان بۆ بکرێتەوە چونکە بەم نووسین و خوێندنەوەیە بەم شێواز و نووسینە من دیسانڵم تاکی دەکەم بەمە ئێمە خوێنەوارین بەبێ ئێمە ناتوانین خۆمان بنین خوێنەوار وەکو سۆزی خان وتی ئەساسی خەڵکانی کە بڕوانامەیان هەیە و پسپۆریان هەیە لەبەرچی لەبەرەوەی قۆناغیان بڕیوەکە نووسیویانە خوێندویانە قسەمان لەسەر ڕۆشنبیرەکەیان نییە ئەمە بابەتێکی ترە یعنی ئێمە پێمانوانی هەموو شادەدارە مسەقەفە و خوێنەوارە بەڵام مەسەلەی خوێندن و نووسین یەکێکە لە پێوەرە هەر سەرەکیەکانی بخوێنەوار بوون کەواتە ئێمە ئەم دەرفەتەمان هەیە بەڵام خۆمان بەدەستی خۆمان کۆمەڵێک شتمان لە بەردەمی خۆمان داناوە کە بربەستن لەگەڵەوە شائڵێم ئێمە کە برایل فێر بووین و بەکاری هێنین بربەستەکانمان لە بەردەمی خۆمان لابردووە بۆی هەر کەسێکە گوێی لێمانە ئەم مەسچەم زۆر گرنگە لای خۆی با دەست پێ بکە با گوێنەیەتە ئەوەی دیسان دەرگای بۆ بکرێتەوە خۆی لەو حەپەیەکە با قڵم پێیاکە با کەسێک پێیاکە ئەخی دەرنەیە هەتا فێریەکات بەڵام سەداخۆ بکرێت بەڵێ ئەو پرسیارم پێشتر لە مامۆستا عومەری کرد برای لەگەر نەبینە 100% بەکاربیێنی دەتوانانی وەکو چاوساغێکی تۆنیش بنووسینەکە بەڵام ئەو تۆزە کەس دەکەم وەڵامەکەی تۆزێک جیاوازتر وەڵامی ئەو هەیە مەسەلەن باسی شتێکم کرد کاگاوکار شوێن تۆزێک بۆ ئێمە ئەگرێ بەڵام ئەوەندە زۆریش نابێت بە قورسایی بۆ کارەکانی ڕۆژانەمان زۆر ئیسپادەی لەیەکەین بەداخەوە تابعە لە لای هەمومان نییە ڕاستە خێراترە لە لەوحە هەمویان خاڵی ئیجابی و سلبی خۆیانیان هەیە مەسەلەن تابعە هەم لە کێشی قورسە هەم تۆزێک قەبارەی گەورەترە بۆ هەموو شوێنێک نابرێ بەڵام بۆ ماڵەوە بۆ ئیشەکانی ماڵەوە دەتوانانی یان بۆ شوێنێک بۆ سنتەرێک بۆ دەستگایە کە ئیشەکەی دەتوانانی بەکاربێنی لە شوێنی دیاریکرا و جێگیری خۆیە بەڵام لەو حوقەڵم کە بە قەبارەی جیاواز هەیە لەوحەی 2 دێڕی 4 دێڕی 8 دێڕی 10 دێڕی ئەخیر شت کە من بینیومان نزیکەی 40 دێڕی هەیە ئەمانە هەمووی بەتایبەت بچووکەکانی وەکوت من ئەتوانی کەمە جانتای ڕۆژانی بەکارهێنانەکەمەوە هەر کات دەچم بۆ رادیۆ بەکاری هێنم بۆ بەرنامەکەی خۆم و هیچ بەعیبیشی نازانم لایڤ بکرێتەوە لە کامێرەکۆ دەرەکەوێت ئەمە شێوازی نووسین ئەمە شانازی پێواکەم بۆ چونکە من بەم شێوازە ئەتوانم کارەکەی خۆم ڕایی بکەم دوجار من و پێشکەشکارەکەی تر بەرنامەکەمان نەگاتە گوێگر بە هەر ئامرازێگەگا بە ئاسانکاری وەگەیشتۆتەوە ئەو مەسەلەن ئایفۆرێک و قەڵەمێکە من لەوحەیەک و ئەیفۆرێک و قەڵەمێکە یعنی شتێکی وا جیاواز نییە باوەڕ ناکەم بۆیە بەڕای من ئەمە ئێمە خۆمان هەندێک پاساو لە بەردەم خۆمان دروست دەکەین کە ئەبێ خۆمان بزانین ئایا واقعین منۆکە خۆم بەکاری ئەهێنم یەکێکم لە بەکارهێنەرەکانی و بێ برایل ناتوانم هەموو ئەو تێکستانی کە لە ڕووی ئەدەبیشەوە هەموو نووسیم و ئەرشیفم کردو هەمی بە برایل هەمە قورئانی پیرۆزی وەکو سۆزی خان وتی بە دیاری لە وڵاتی سعودیەوە ژمارەیەک بووین بۆمان هات بە سوپاسەوە هەمانە ئەتوانین پێی بخوێنین و ئەوانەمی فەزلی
لە گەورن بەڵام ئەمانە دەرفەتن ئەم دەرفەتی بۆ ئێمە ڕخساو بۆ خەڵکی دیکەش ئەرخسێ گرنگەوەیە چۆن بەکاری بێنیت زۆر خۆشبی سپاس مامۆستا عومەری بەڕێز دادا کەنار باسی کۆمەڵێک هۆکاری کرد ئەو پێشکەوتنش بەڕایت و ئەو پێشکەوتنی مۆبایلی زیرەک و تەکنۆلۆژیا و بابەتانە نەبێتە هۆکارێک لە هۆکارە سەرچیەکان بۆیتەوە نابینە زۆر ڕووی دەداتە برایل تەماشا ناکرێ ئێمە قەناعەتمان وابێ کە برایل بەسەر چۆجاریەک با پێش ئەو کاتە و پرسیارە جواب بدەینەوە چونکە تەماشای گەورەترین شەریکەکانی کۆمپانیەکانی عالەم کە ئێستا لە کۆمەڵێک شت برایل ئەنووسن طبعاً حەسەب ئەوەی کە هەمومان دۆست و برادرمان لە ئەوروپا هەیە دەڵێن لە ئەوروپا لە هەموو چێشتخانەکان ڕاچێتە بە برایل هەیە دواتر لە زۆربەی دەرمان و طبعاً بینیوم بە بخۆم لە دەرمان و لە میکیاج و لە بۆن بە برایل دەنووسرێ ئەو شەریکانە ئەگە بزانن هیچ سوودی نییە ئەو شەریکە گەورانە قەت ئەو کارە ناکەن بۆیە بە قەناعەتی من ناکرێ ئێمە بڵین برایل بەسەر چووە برایل بەسەر ناچێت شێوازەکەی دەکرێ بڵین گۆڕاوە من ئەو کاتەی لە دەم خوێن پەیمانگەی مامۆستایان بووم زۆربەی جاروازیبەکانم بە لەوحە و قەڵەم دەنووسی لە فلانجێ بۆ فلانجێ بەڵام دەکرێت ئەگەر ئێستا بگەڕێمەوە جێیشتر بۆ خوێندن دەکرێت بە مۆبایل ئەو شتانە با بڵین ئیشارەت بکەم وەکو وەڵامی پرسیارەکەت بڵێ ئەو مۆبایل و کۆمپیوتەر زیرەکانە گۆڕانکاریان بەسەر برایل داهێناوە بانەوێ نەمانەوێ گۆڕانکاریی زۆریشان بەسەرداهێناوە بۆ نمونە تۆ من جاران دەفتەری تەلەفۆناتم هەبوو ئێستا ئەو پێویست ناکە چونکە هەشت بێ ناتوانین چی لێ دەکەی زۆر با بڵێن عنوانێکمان دەنووسی بە برایل شتێکمان دەنووسی ئێستا ئەوانە بیشی نووسی ئەو سوودەی نییە بەڵام وەکو جەماعەت وتیان من پێم سەیرە مامۆستایە دەبینی لە پۆل بە کاسێت دەرز بۆ قوتابیەکانی شەرح دەکەن ناچێت کتابەکە بە برایل پوختەیە بنووسێتەوە بۆ ئەوەی بۆ قوتابیەکانی شەرحەکە هەم بۆ کەسایەتی خۆی باشتر و جوانترە هەم بۆ قوتابیەکانیشی خۆشترە کەوابێ بەڵێ برایل گۆڕانکاری بەسەر واقعەکان داهێناوە بەڵام ناکرێ بڵێن برایل نەماوە یان پێشکەوتنە سەبەبی خۆ پێم وایە لە کۆتاژە پرسیارە دەکەم بەڵام پێ پێشکەوتنەکان برایلیش پێشکەوتین بخۆی بینیوە لە ڕووی ئامێر لە ڕووی مقصد طابعەوە بابەتانە لە وڵاتیمە کولفەی زۆرە کاکە هاوکار یعنی بۆیە بەشی تر لە ناوینەکان بۆیە بەکاری بە پرسیارێتە مامۆستا عفوم کە بۆ پرسیارێتە لەسەر شانی کێ لەسەر شانی تاکە کە دەبی خۆی فێر برایل بکە یاخود لەسەر شانی ڕێکخراوەکانە یاخود لە پلەی باڵاترە بەڕای من بەشێکی دەکەوێتە سەر شانی تاک و بەشێکی ڕێکخراوەکان دەکرێت ڕێکخراوەکان من نازانم بەڕاستی چ کارێکیان کردو بەڵام دەکرێت لەگەڵ حکوومەت بە شێوەیە چوە ئیتفاقکەن کە بڵێن لە مارکێتە گەورەکان کەلوپەلی برایل و نابینایان بفرۆشرێ بە سعرێکی تایبەت چونکە نابینایە مەسەرەن دڵێ من تابعەیە بکڕم بە 2 وەرەقە ئایفۆنێ دەکڕم باشترە یعنی با ئێمە واقعی بین بەڵام ئەگەر یا مەسەرەن تۆ سەعاتێکی برایل دەکەی ڕەنگە بە وەرەقەیە بکڕی ئەو وەرەقەیە بۆ نابینایە زۆر جێیتر احتیمالە بگرێت کەوابێ ئەگەر ڕێکخراوەکان طبعاً ئێمە دەبێ واقعیشتر هەیە بیزانین حکوومەت چێیە دەبێ ئێمە محاولە بکەین جار دووجار دەجار یارمەتیان دەین پێیان بڵێن شەرحکەین ڕەنگە هەموو جارش هەر بەڵام هەر دەبێ پێی بڵێن حەلچیە کاکاوکات یعنی دەبێ محاولە بکەیت دەبێ دووبارەکەیتەوە دەبێ جار دووجار دەجار ئەو کەسانەی کە لە بیدایەتی کاریان کرد مەسەن ئوستۆدیۆ دەنجەکانیان دانا یەکەم کەس کە برایلی هێنایە کوردستان من بیستومە ڕێزم هەیە بۆ یەکەم جار برایل لە ساڵی هەشتاکان مامۆستا مۆفەق ئەکرەمکانی هێناوێتە هەولێر هێناوێتە کوردستان چۆن هێناوێتی خۆ تەسحیەی داوە کاری کردووە کەوابێ ئێمە دەبێت کار بکەین بۆ ئەو شتانە ئەو تەرحی هەمانە بە حکوومەتی بڵێن جار دووجار بە خێرخوازەکانی بڵێن بە ئەو کەسانە بڵێن کە دەستیان دەڕوە
جار دوجار دجار احتمالە بکرێ خۆگە نەشکرا لە ئاخری ئێمە مرتاح دەبین دەڵێن کارمان کردووە. دەست خۆش مامۆستا. سۆزی خان بابێمەوە لای بەڕێستان بیریمان باز لە کۆمەڵە کۆکار کرا باز لە ئاستی بەکارهێنانی نابیناکرا لە بۆ برایل کە زۆر لاوازە کۆمەڵە کۆکار باز کرا باشە ئەگەر پرسیارە واقع بکەین هەمان هۆکاریش هەمان بربەستیش لۆتو نییە چۆن برایل بکاردن یعنی توانیتە بەسە هۆکارانەدا زاڵبی یاخود ئەو هۆکارانە لۆتو نهاتە پێش ئەو بربەستانە لۆتو نییە. بەڵێ کاکەوکار زۆر جار نابینیان کە فێری برایلە بن یان کە پێیانەڵی فێربوونی برایل شتێکی باشە یعنی بە باوەڕەوە فێر نابن بۆ باوەڕەوە فێر نابن کە برایل سوودیان پێگەێنێ یعنی ئێستا گەر کەسێک داوا لە من کا بۆی کە فێری برایل بێت ئەگەر من لێ بپرسم بۆچی ئەتەوێ فێر ببی ئەگەر ئامانجێکی دیاریکراوی نەبێت لە فێربوونا پێم وا بە فێربوونەکەی گرنگی نابێت چونکە دواتر بەردەوامی پێنادا یعنی پێم وایە باوەڕبوونمان و متمانەبوونمان بۆی کە برایل سوودی هەیە ئەوە ینی گەورەترین و باشترین ڕێگایە بۆ ئەوەی کە لە زووترین کاتە و لە زۆرترین کاتە برایل فێر ببین و بەکاری بێنین ئەگەر ناوەکو بەربەست هەر هەیە بڵێ ئەگە عفوم کە باو پرسیارە لێ بکەم تۆزێک پرسیارەکە ناخۆش بێدەبلێم وەرمەگرە ئەتوو هەر ینی بەحقیقەت هەر بە تەواوی برایل لۆ پێداویستی خۆت بەکاردێنی یان تەنها لە بۆ ئەوەیە لە بۆ تەحەدایەکە و لەوەی کە بڵێن هاوڵا سۆزی خۆم برایل بکاردێن ئەگەر ئەوم لە ڕووکەی و سپاست دەکەم بەداوێنی برنەوەش. وڵا کاکەوکار پرسیارێکی زۆر ئاساییە هەر کەسی تریش لە جیاتی جەنابەت ئەو پرسیارە بکە من وەڵام یەدەمەوە من بەڕاستی برایل بەکارەهێنم بۆ ئاسانکردنی کارەکانم زۆر بەواقعی من وەکو پێشتریش عەرزم کردن کەسێک لەوانەی کە زۆر اعتیمادم لەسەر دەرخ نییە یعنی کەسێکی دەڕاخ نیم کەسێک نیم لە لەبەرکردنا زۆر بەهێز بم و بەگشتی نابینایانیش زۆرتر تەرجیح ئەکرێن لەسەر لەبەرکردن یعنی تۆ ئەگەر ببینیت ئەو نابینایی کە ئەتوانێت چەند جوزئێک لە قورئان لەبەرکە هەمیشە لەسەر ئەوە زۆر هانەدرێت زۆر دەستخۆشی لێ ئەکرێ خۆ منیش دەستخۆشی لێ ئەەکەم بەڕاستی بەڵام ئایا چی بکەین بە ئەو نابینایانی کە ناتوانن وەک ئەو بەو شێوەیە و بۆ باشیە لەبەر بکەن چونکە ئێمە هەمومان وەکو یەک نین یعنی نابینایانی شەکو خەڵکانی ئاسایی سروشتی جیاوازن ئەکرێت کەسانێکمان هەبێت لە لەبەرکردنا زۆر زیرەک بێ بتوانێت هەموو قورئان لە چەند ساڵێکی کەما لەبەر بکە کەسانێکی شەبن کە توانای لەبەرکردنیان بەهێز نییە ئەکرێ ئەمانە بەدیلیان هەبێ بەدیلەکەشیان برایلە بەڕاستی بۆ من بەدیلی لەبەرکردن برایلە بۆیە من زۆر بەواقعی برایل بەکارهێنم و هەمیشەش بە شانازیەوە بەکارهێنم لە هەر شوێنێکیشە بەڵێ لە هەر شوێنێکیشا دەربکەوم پێم خۆشە لە حەوقەڵەمەکەم زیاتر لە خۆم دەربکەوێ چونکە شانازی پێوەکەم ئاسانکاری بۆ کردوم ئەسڵم پێم خۆشە وەکو ئەوەش بەکاری بێنم کە هاندانێک بێ بۆ ئەوی نابینایانی تریش بزانن کە برایل تەنیا شتێک نییە فێری ببی بۆی بڵێ برایل زانم شتێکە کە فێری ئەبی بەڕاستی سوودت پێ بەخشێ وەکو چۆن سوود لە گۆچانی سپی وەرەگری وەکو چۆن سوود لە عینەک وەرەگری ئەوانە هێما و ناسنامن بۆ نابینا تایبەتمەندی نابینان برایلیش هەر بەو شێوەیە بەڕاستی من بە واقعی بەکاریهێنم و پێم وایە ئەوانەشی کە ئەڵێن برایل سوودی نییە ئەگەر خۆت ئەزمموی شتێک نەکەی ناتوانانی زۆر لەبارەیەوە بدوێی بەڕاستی ئەو باوەڕی منە چونکە ئەبێ خۆت بە فعلی ئەو شتە تاقی کردبێتەوە و ویستی بێتە سوودی لێر بگری سوودی پێنەگەیان دەبی اینجا ئەتوانی بڕیار لەسەرەوە بدەیت ئەگەر ناکەسێکە خۆی لە برایل نەزانێ لەگە ڕێزمە یان هیچ برایلی بەکار نەهێنابێت چۆن ئەتوانێت بڵێت برایل سوودی نییە و تەنیا هەر وەکو بنێشتێکە و هەرجارە لەلایەن کەسێکەوە ئەجوورێ پێم وایە کەسمان پێویستمان بەوە نییە ینی بۆ خۆ دەرخستن شتێک بەکاربێنین ئێمە ئەتوانین شتەکان بناسیێنین نەک شتەکان ئێمە بناسیێنن خۆش بی خۆی گەربەردامت کە ڕەبی مامۆستا عادلی بەڕێز ئێوە وەکو مامۆستایانی برایل لە پەیمانگاکان هەتا ئێستا سەرکەوتوو بوونە لەوەی کەوا بتوان مەنازێک تەواو مەنازێک ڕێکوپێک و موحەد دابنێ لە بۆ قوتابیەکان لە بۆ قوتابیەکانی پەیمانگاکان چ لە هەولێر چ لە سلێمانیە لە دهۆک بەڵێ من دەمەوێت بگەڕێمە بۆ ساڵانی پێشوو ساڵی 2005 ئەوانە کە هەوڵێکی گرنگ هەبوو لە نێوان شارەکان سلێمانی هەولێر دهۆک بۆ ڕێخستنی پیتەکان چونکە گرفتێکمان هەبوو لە دانانی پیتە کوردیەکان ئەو کاتە هەوڵێکی زۆر هەبوو ئەوە بوو کە وەکو کۆدەنگیەک دروست بوو لە نێوان شارەکان ئەوە بوو پیتەکانمان پیتە کوردەکانمان دانایەوە هەموو لایەک لەسەری ڕازی بوون لە پاش ئەوەی کە هەر لە ڕێگای پەیمانگاکان ئەو پەیمانگانی کە نابینا لی دەخوێنێ
هەر لەوێەوە ئێمە دەستمان کرد بە وتنەوەی بابەتی کوردی یعنی پیتەکانی کوردی ئەو کاتە ئەوجا هەر ئەمە بوو بەڕاستی ئێمەی وا لێ کرد ئەگەر من هەز بێ ئەگەر ئەو بەرنامەی بەردەستمانایە ئەو شتێکە دەمانوێت بیگەێنی ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوە بڵین بابەتەکانی تر وەکو ئەو پەرتوانی کە ئامادە کراوە بۆ قوتابەکان بەڕاستی ئێمە لەو ناحەیە هەموو شتێکمان بۆ دابین کراوە ئەوانەی کە دەمانێت لە ڕێگای سنتەری ڕۆشنا نابینایان بەڕاستی کە مامۆستا لوقمان سەرپەرشتی دەکات بەڕاستی درێغی نەکردووە چونکە کارێکی زۆر گرنگ و باشی کردووە بە گوێرەی پێویست پەرتوکەکانی بۆ ئێمە ئامادە کردو چونکە ئێستا معلومی زەنابتانە ئاسانتر بووە لە ڕێگای کۆمپیوتەر ئەوان تەبع دەکەن و بابەتەکان بۆ ئێمە دەنێرین بەس بەڕاستی ئەمە دەمەوێت لێرەوە بە سەراحەت بڵێم خوێنەری برایلمان یەکجار کەمە ئەوەی کە داخوازی لەسەر برایل هەیە بەڕاستی کەمە بەڕاستی ئێمە حتا قوتابیەکان یعنی ئێستا ئەمە دەمەوێت باسی دوو نمونە بکەم من و مامۆستا عومەر لە پەیمانگا ئەو دەرسی عەربی ئەڵێتەوە من بابەتی کوردی ئەڵێمەوە و هەوڵ و توانای خۆشمان بەڕاستی دەخینەکە لەگەڵ مامۆستا هەیە منیش بە ئەویش لە یاد نەکەم بەڕاستی وەکو باسی نابیناکان دەکەم بەڕاستی هەوڵی تەواو ئەدەین لەگەڵ قوتابیەکان هەتا ئەگاتە مەرحەلەی 5 و 6 بەڕاستی باشە بەس لەوە دوا زۆر بەداخەوە خاڵێکی تر دەمەوێت لێرەوە باسی بکەم بەڕێزان ئەویش ئەوەیە ئەمن نامەوێت بەڕاستی لە توانە و جوهدی مامۆستایانی بەڕێزی چاو ساخکەم بکەمەوە مەبەستم ئەوە نییە ئێمە هەموو پەروەردەی بەردەستی ئەو مامۆستا بەڕێزانەین بەس بەداخەوە ئەمە لێرەوە دەڵێم هیچ مامۆستایەکی چاو ساغ ناتوانێت پەیامی برایل بگەێنێ بە کەسێکی نابینا کە بیەوێ فێری بکە زیوانەمان زۆر زۆر بەردەستە بەڵێ ئەوساڵ لەگەڵ بکەین لە ئێستادا منهەجێکی موحەد هەیە لە بینی پەیمانگاکان یان هەر پەیمانگا و منهەجێکی تایبەت بخۆی هەیە نا بەخۆی منهەج موحەدە لەبەر ئەوەی ئێمە قوتابخانەی پەیمانگاکان هەمووی بنەڕەتیە لە فۆلیەکەوە تا فۆلی نۆ ینی ئەو کتابی کە چاوساغانە وەرگێڕاوەتە زمانی بڵین برایل نووسین خوێندنەوەی برایل ینی هیچ جیاوازیەک نییە بەس ئێمە لێرەدا لە باتی کەسی چاوساغ مەسەلەن سەبورە بەکاربێن ئێمە لەوحە بەکاردێنین وانە ینی لە باتی قەڵەم و کاغز بەکاربێنە ئێمە لەوحە و قەڵەم بەکاردێنین مەسن چاپمان هەیە ینی ئەمانە کۆمەڵی هۆکاری باشمان هەیە لە بەردەستا بەڕاستی ئێمە بمانەیە خۆمان فێر بکەین و خۆمان پێ بگەێنین بەس بەداخەوە لاوازی لەگەڵ ڕێزم ئەمە لە نابیناکان دەبینین چونکە ئێمە دەستێمانیش لە ئێمە زیاتر ئەم خۆلە کراوەتەوە چونکە ئێمە ئاگداری لە ڕێگای سنتەری ڕۆشنا دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی لە لای ئێمەش کراوەتەوە بۆ چەند جارێک خول کراوەتەوە بۆ نابینا گەورەکان سوودیان وەرگرتووە بەڕاستی سوودیان وەرگرتووە لە پاشان بۆتە هاندانێک حتا بەردەوام بن لە خوێندن حتا بە گەورەی بێنە پەیمانگاکان بخوێنن ئەمە خۆی هۆکارێک بوو بەڕاستی بۆ ئەوە بەس دیسان دەڵێمەوە کاک هاوکار بەڕێزان ئەوەی لێرەدا وای لێ کردووە کە برایل لاواز بێ بەڕاستی کەم تەرخەمی خۆمانە و نابینەکانە ئەمن ئەوەنە دڵم لێرەوە دەڵێم ئەو نابینە بەڕێزانی کە لە پەیمانگاکان فێری ئەلفوبێی برایل بوون بۆچی فەرامۆشیان کرد بۆچی بە هاتنی ئامەری ناتقی کۆمپیوتەر و برایلیان فەرامۆش کرد زۆر بەداخەوە یعنی خۆ ئێستا شان بەشان معلومی جەنابتانە شان بەشانی ئەو ئامێرە ناتقانە خۆ ئێستا پەکمێتێکمانەیە لەگەڵ کۆمپیوتەرەکە ئەویش برایلی لەگەڵە هەموو دنیا یعنی ئێمە تەماشا بکەین هەموو دنیا ینی ستاندارێکی عالەمیە برایل هەموو جگەیەک ئیسفادەی لێ دەکات هەموو شوێنێک ئیسفادە دەکات ئەمن ساڵی 2012 هەر بۆ معلومی بەڕێستان ئەمرەیەکم کرد کە چوومە ئەوێ بەڕاستی لەوێ کۆمەڵێک قورئان دانرابوو مەکتەبەیەکی یەکجار گەورە هەبوو کاکاوکەر بەڕێزان لەوێ دانرابوو دەیانگوت ساڵانە چەند ملیۆن نوسخە قورئانی پیرۆستە دەکرێت بە هەموو عالەمدا دابەش دەکرێت ئەی باشە ئەگەر شتێکی گرنگ نەبێ لە ژیانی ئێمەدا بۆچی یعنی ئەو وڵاتە پێشکەوتوانە ئەوەنە گرنگی بە برایل دەدەن با ئێمە جارێکی دیکە ئەم دەڵێم نەچۆ بچێ نابینایان گەورەکان بێ ئەگەر لە مناڵەکانیش بێت چونکە مناڵەکان ئامانەتی بەردەستی مامۆستایانن بەس گەورەکانیش بێ دەتوانن بەڕاستی بە خۆدا شوێنێت بکەن جارێکی دیکە برەو بە خۆیان بدەن جارێکی دیکە خۆیان فێر بکەن خۆیان ئامادە بکەن چونکە بەڕاستی دیسان لێرەدا من پرسیارێک لە خۆمان و لە ئەو بەڕێزانە لە هەموو لایەک دەکەم
پەیمانگای ڕووناکی نابینایانمان سێ پەیمانگامان هەیە سلێمانی هەولێر دهۆک چ جیاوازیەکی هەیە لەگەڵ قوتابی کتابخانەیەکی ئاسایی ئەگەر نووسین و خوێندنەوەی بڕایلی تێدا نەبێ ئەگەر من بمێ شتێک لەبەر بکەم لە دەروەی قوتابخانەش لەبەری دەکەم لە قوتابخانەی وانە باشە بۆچی بڕایل فرامۆش بکرێ هەر هەمومان تێیدا کەم تەرخەن بەڕاستی هەوڵێکی چاک بدرێ هەوڵێک بدرێ بەڕاستی جارێکی دیکە بڕای ژێنرێتەوە ئەمن ئەم دیبەیتا زۆر بەگرنگ دەزانم بەڕاستی زۆر بەگرنگی دەزانم چونکە کۆمەڵی خوشکبرای ئازیز لەم میتینگە بەشدارن هیوادارم ئەم پەیامانە بگات هیوادارم هەموو لایەکمان بە خۆماندا بچینەوە ببین بە کەسی خوێنەوار نابینایی خوێنەوار لە بواری بڕایل دەستخۆش مامۆستا جان کەنار خان دادا کەنار لە پێشوو باس لە ئەوە کرا کە کۆمەڵە گۆڕانکاری کرا لە بڕای بەڕێزتان ئەو نوێکارێکە لە بڕایل کرا یان گۆڕینی ژمارە پیتەکانی برایل نەبوویتە کێشەی سەرەکی لەبەردەم فێربوونی نابینە لە برایل بەتایبەتەوەی کە لە زۆر سپاس کام پرسیارە بەرمناکەوێت چونکە زۆر قسەم هەیە لە سەری کاگامکان دەست خۆش بۆ مامۆستا عادل مادەم خۆی یەکێک بۆ بەڕێزانی کە لەو هاوڕێ بەڕێزانە بۆ لە مامۆستا بەڕێزانە بوو کە گۆڕانکاریان کردووە من یەکەم پرسیار ینی بە پرسیارێک دەست پێ یەکەم لە مامۆستا عادل و لەوانەشی کە گویان لێمانە و لەو خەڵکانەشی کە پێیان وا بووەم گۆڕانکاری خەڵی ئیجابیە هاوڕێیان قەت بیستوتانە لە هاوڕێ چاوساقەکانمان لەوانی ئەبینن قەت بیستوتانە یەک پیت لەو پیتانی ئەوان پێی ئەنووسن پێیان وترا بێ بۆ نمونە پیتی نون شێوەی نووسینەکەی گۆڕا لە مۆدا ئاوا مەینووسن ئاوا بینووسن ئەگەر بڕیارە ئەم شتێکی زۆر باش و ئیجابیە هەڵبەت ئەوان لە چەند ساڵ چەند قەرنێکە ئەم نووسینی ئاسایی هەیە ئەوە دروستەکرا من ئەم گۆڕانکاریە زۆر نیگەرانی کردم بۆچی یەکەمیان ئێمە ئەو جیلانی کە تا 2006 نازام گوتان لێمە هاوڕێک هەر ڕاستی با پرسیارێک لێ بکەم ئەو گۆڕانکارانی کە دەکرێت یان کرایە لەسەر ئاستی ئەقلیمی کرایە یان لەسەر ئاستی جیهان کرایە مەقسەدەوە نەخێر ئێستا پێتەڵم کاکاو کارگیان طبعاً پیتە لاتینیەکان سابتە پیتە لاتینیەکان لویس برایل چۆن دایناوە هەمان شێواز هاتووە هەتا ئەمڕۆ ABCD هەتا زێت باشە تەنانەت نووسینی نۆتەکانی مۆسیقاش وەکو پێم وتی بەڵام دوای ئەوەی کە پیتی عەرەبیەکان داڕێژرایەوە پیتە عەرەبیەکانیش گۆڕانکاریکا دروست نەکراوە پیتە کوردیەکان من زانیاریم نییە بەڕاستی پیتە لاتینیەکان هین کراوە با بڵێن مقارنە کراوە بوون ئەی کراوە بە ئەلف پیتی بی ئینگلیزی کراوە بە ب باشە کە دروست کراوە من زانیاری نییە لەوەی چی ناوێتی کوردستان و بۆ پەیمانگا و شتەکان بۆیە نامێت هەڵە بکەم بەڵام ئەو گۆڕانکاری کراوە تەنها لە نووسینی کوردی کراوە ئەنجا چۆنیش کراوە مەسەلەن من پیتی لێت بە نمونە بۆ هێنمەوە دوو جار یەک دوو سەیە باشە بە حسابی ئەم هاوڕێ بەڕێزانە هیوادارم کەسیان دڵیان لەم زیز نەبێ بۆ ئەوەی شوێنی کەمتر بگرێ یعنی خانەیە کەمتر بگرێ لێیان چی لێ کردویانە بە 1 تا 6 ئەمە یەک نمونەیە من نەمیخوام فێریم گۆڕانکاریان نەبکەم بەس دیقەتم داوە لە پێناو ئاسانکاری نییە پێوانی لە پێناو ئاسانکاریە کار من مناڵ بووم کە چوومەتە خوێندن لە پۆلی 1 تا 6 سەرەتایی و دوای منیش بۆکو پێتەڵەم ینی چەند جیل دوای ئێمەش بەم نووسینە فێرکراون دوای پێتەڵە بێ زەحمەت چەند پیتێکمان لەم نووسینە گۆڕی چۆن کە ئێمە دەستمان پێ کردووە یەکەم جیلی پەیمانگای ڕووناکی بووین لە نابینایان لە ساڵی 1990 هەڵبەت هاوڕانی تەما لە پەیمانگاکانی هەولێر زووتر لە هەشتاکان دەستیان پێ کردووە نووسینی کوردەکەی هەشتاکانە حتمما ئەم نووسینە کوردیە بۆ شێوەیە بووە وەختی گۆڕانکاریان تیا کرد ئۆکەی دەستیان خۆش بێ ویستیان کۆمەڵێک بیت گۆڕن بۆ ئەوەی ئاسانکاری دروست بێت و شوێن کەمتر بەگرێ و نازانم چی بەرحاڵ من پاساوەکانیان بە معقول دەزانم تا یەک شوێن تا ئەو شوێنە ئێمە ئەو جیلێ من و سۆزی خان و دوای ئێمە هەتا 2056 چۆن فێرم گۆڕانکاریانە بین چۆن پیتێک من لە مێشکما بیگۆڕم بە یازە مێشکمە بڵم بێ زەحمەت لەمە دووە پیتی وە 2 4 5 6 نییە بەیەکەوە نەخێر 2 4 6 خۆم ئازە یعنی بە یەک سانیە ناگۆڕێ هاوڕێیان بۆیە ئەم گۆڕانکاریانە ئەبووە بیر لەوە بکرایەتەوە کۆمەڵێک جیل وا فێرکراون بە شێوازەکەی تر فێرکراون و زۆریش زەحمەت نەبووە یعنی باوەڕ ناکەم هیچمان زۆر بوو بێ بە گرفتی گەورە بۆمان هیچ ڕاوێژێک بە قوتابیان نەکرا ڕاوێژێک بەوانە نەکرا کە زۆر بەکارێنن کۆمەڵە مامۆستای بەڕێزی پەیمانگاکانم گۆڕانکاریان دروست کرد لەسەر ئاستی کوردستان و وەزارەتی کار لەسەر پەیمانگاکان بەڵێ ئێستا ئەو نووسینە هاوشێوەیە لە پەیمانگای سلێمانی هەولێر دهۆک بەڵام بۆ زانیاریتان
من و هاوڕەکانیشم حەزەکەی لە سۆزیخانیش بپرسە بزانە ئەو نووسینی ئێستا بەکارێنێ لەسەر گۆڕانکاریەکانە وەکو خۆمان ئەم گۆڕانکاریانە ناتوانین لە نووسینەکە بەکاربێنین چونکە هەر بۆ خۆی ئەمە چەند پیتێکە کاگا و کار ئەبێ بڵین وەکو بتمە بی عازم مشکمان بین پایکین زار بزین چەند پیت گۆڕاوە اینجا کۆنەکان مسمانە لا بەرین بۆ کاتی نووسین ئەم شتەونە ئاسان نییە بۆیە بەداخەوە ئەو کتێبانی کە لە دوای گۆڕانکاریەکەوە چاپیش کراون من وەک خۆم سوودم لێ نەبینی و نەمتوانێ بخوێنمەوە چونکە بەو نووسین و گۆڕانکاریەوە کراون بۆیە قسەی سێهەمی جەنابەت کە لە بەڕێزێکە وەرگرت بوو من وای تێگەیشتم و وای وام لێکدایەوە کە ئەگەر وا بێ وەکو بنشتێک وا بێ هەر کەسە و جۆرێک بیجوێ ئەگەر مەبەستی ئەوە بوو بێ ڕەنگە لەمای من هاوڕای بووبم کە ناکرێ هەر چەند ساڵ جارێک و بە ئارەزوو خۆمان دانیشین گۆڕانکاری لە نووسینە بکەین ئەگەر بڕیارە ئەمە تەنها شێوازی گەیاندنی زمانە چونکە وەکو وتم ئەگەر هاوڕەکانی ترمان هاوڕێ چاوساغ و بیناکانمان یەک جار گۆڕانکاریان لە پیتێکا کرد بوو ئێمە حەقمانە بڵین وەڵی وایە خۆ ئەو پیتانی ئەوانی ڕەنگە خەلەلی گەورەی هەبێ بەڵێ کەواتە بوویتە کێشە و نوێکاریە و گۆڕین بۆ ئێمە بە تایبەت بۆ ئەو جیلی کە تازە فێرە بێت طبعا یەک جۆر فێرە بێ بە گۆڕانکاریەکانەوە فێرە بێ بەڵام بۆ ژمارەی ئێمە کاگا و کار ژمارەی ئێمە زۆرترە ژمارەی ئێمە وەکو قوتابیانی پەیمانگاکانی ڕۆناکی کە لە زووتر فێربوون زۆرترە لەو کەسانی کە ئێستا فێرە بن یعنی بۆ نو پەیمانگای ڕۆناکی لە نابینانی سلێمانی ئەو سەردەمی من تیا قوتابی بوو لە پۆلی کابل هەیەی کەم 8 تەلەبی تا بووە ئێستا پۆل هەیە 1 تەلەبی تایە باوەڕکە پۆل هەیە 3 تەلەبیتە زانیاری وەرگرتووە زۆرترین ژمارەی قوتابی لە سلێمانی لە پۆلێکا 4 قوتابیە ئەگەر عفو بکەی کێنارخان لەسەر موضوعی ئەو شێوە نوێ ئەو بابەتانە ئەو جگەلەوەیکەوە باس کرد کێشێکی گەورەیە لە بۆ ئێوە لە بۆ نوێیەکانەوە هیچ کە بەیەک شوێ فێر دەبن بەڵام کە لە پرسیاری پێشوو لێم کردی باسەوت کرد تو بە پێ گۆڕانکاریان قوتابیەکان فێر ناکەی حەز ناکەی و دووبارە دەبتەوە کێشە چونکە ئەگەر بێت ئەو گۆڕانکاری کە کرایە ببتە نووسینێکی فەرمی کتێبەکان لە موداگە چاپ کرد بۆ شێوەی چاپ دەکرێت ئەتو لەسەر هەمان مەنهەج و شێوەی قەدیم قوتابیەکان فێرەکە هەز ناکەی بۆوانش دووبارە و کێشە بەدڵنیایی قسەکەی تۆ دروستە ئێستا من سۆزیخان زۆرجار لەم ناقەشەیەوە شاین مەسەلەن ئەوە لە من بۆ خۆم تەطبیقی ناکەم بەڵام هاوڕێکانی کە فێریانەکەم بە نووسینە تازەکە فێریانەکەم آخر من هیچ زمانێکیشم نییە کاگا و کار سبەینی ئەم نووسینی من ئێستا فێری هاوڕێکەشم یەکەم چێڕە دیسان ناگۆڕێ مەجبورم ئەوەی فێرکەم کە لە ڕاستیە لە لاتینێکۆ وەرگیرا و یەکسەر مقارنە کرا بە کوردی و بۆ ئەو کەسەش ئاسانترە باوەڕتان بێ مەسەلەن PTW ڕاستەوخۆ دەبێتە وێ لە زمانی کوردیە ئەم بەڕێزانە گۆڕیانە وی کورتیان گۆڕیوە وی درێژیان گۆڕیوە ئەگەر پیان وا بۆ ئاسانکاری بکەن من هەستەکەم ئەم شێواز گۆڕانکاریە تۆزێک زەحمەتتری کردووە نووسینەکەی تۆزە زەحمەتتر کردووە ناتوانم بۆ ئێوە نییە ئەوانێکەوە لە پێشتر بۆ جیلی تازە دەبێتە زەحمەتی من نازانم ئەزانی بۆچی ئێستا من تەصحیح شتێکە دەم کە تاوانم تیانە باشە بۆ نمونە تەصحیح ئەوە دەم کە من فێر نەکراوم ئەم گۆڕانکاریانە و ناشزانم ئەم گۆڕانکاریانە ئەبێتە فەرمی ئایا چەند ساڵێکی تریش هەندێک ماوەستای دوای ئەم بەڕێزانە کە ئەمان خانە نشینە بن لەوێ نامێنن بڕم ناڵەکەم بچووکە دەنگێت عفوم کە کاگاوکار مامۆستاکانی دوای ئەمان چی ئەڵێ ئەوانیش لەسەر ئەم پیتانە هاوڕا و ڕازیە بن چی ئەڵێ گۆڕانکاری لەم لە پرسیارێکی واقعی لێ بکەم ئەوەی کە ئەتوو تۆزێک وەرە قسەکەم ئەو این کارێکایەتی لەسەر ئەو مەنهەجە قەدیمە ئایا ئەوە هەر تووڕەیەکە بەرامبەر ئەو گۆڕانکاری یان متمانەت بەو نووسینە نوێ نییە نا لەبەرەوەی ئینسان لە ڕووی نەفسیەوە شتێک کە فێرەکرێ وای دانێتە سەر تووڕەیە یان متمانەت بەو نووسینە هیچ سیرکە تووڕەیی نییە پەیوەندی هەیە بەوەی کە ئەوان گۆڕانکاریان کرد و وازیان لێ هێنا کاکاوکار چونکە خۆ من و برایلە من لە گیرفانم دەرم نێنەوە برایلی بەڵێ لەبەرەوەی کاتێک گۆڕانکاریان تیا دروست کرد ئێمەیان فێر نەکرد بڵێن ئەم گۆڕانکاریانەمانتیا دروست کردووە بیزانن بۆیە منیش و هاوڕەکان و هاوپۆلەکان و ئەو جیلە وەکوتم ژمارەمان کەم نییە زۆرین بەگشتی لەم گۆڕانکاریانە زۆر ئاشنانین یعنی ئێستا باوەڕکە لێم بپرسە نازان بستە چەند پیتی لێ گۆڕاوە تەنها چەند نمونەیەکی لێزانم منە حەقیشم مەگرێت چونکە من پێم نەوترا گۆڕانکارەکان تیا دروست کرد و دەستیان کرد بە تەطبیق بۆ جیل تازەکە و دیسان ئەڵم هیوادارم کەس لێم نیگەران نەبێت تەنها پەیوەندی هەیە بۆی کە ئێمە چی بکەین بۆ ئەم نووسینە باشتر بچێ بۆیە ناچارم ئەو کەسەی من فێریەکەم ئەوەی فێر بکەم کە من نەیزانم چی بکەم یعنی چونکە نازانم وەکوتم گرنتیم نییە ئایا سبەینێ دیسان
کۆڕاییەک دروست نابێت لەسەر گۆڕانکاری بەڵام لە ئەساسی شاکاگەکار من وەکو خۆم لەگەڵ ئەوە نیم نووسین گۆڕانکاری تیا بکرێ مەگەر شتێک زۆر بوو بێ بە کێشەی گەورە من ئەو کێشە گەوریم تیانە ئەبینی کە ئەم بەڕێزانەتیانە گۆڕی چونکە ئەگەر بابەت شوێنگرتن بێ لەو حەیەک بە خانەیەک و بە دووخانە تازە هیچ لە بابەتی ناگۆڕێ باوەڕ ناکەم و پیتەکان وا وێنەی دروستکرا بوو لای ئێمە ئێستا وێنەی پیتیڵە لە لای من وێنەیە کە چەسپیوە لە خەیاڵ و مێشک و زهنما خۆ بۆ ئاسانی ناگۆڕێ یەکسەر پێم بڵێن بە زەحمەت ئەم پیتەمان گۆڕی بەیانی تر لێ وا بنووسە وەکو پێم وتی ئێستا بە مناڵێک بڵێ لە پۆلی یەک فێر بووە پیتی کاف جۆرێکە نووسێ مەعقول نییە تۆ ئەوەی دوای ئەوەی گەشتۆتە زانکۆ مناڵەکە پێڵێ وەڵا ئیتر پیتی کاف وا منووسە ئاوا بینووسە یعنی ئەم بەراوردە بە خەڵکی تریش بکەین هەر ڕاستە دەستت خۆش بی سپاس مەلوما کردیم مامۆستا عومەر ئەگەر ئەو پرسیارە لێ بکەم برایل پێ پێشکەوتنانێکە کرایە بۆی هەبوونی تەکنەلۆژیا ئەو پێشکەوتنێکە لە هەموو بوارەکانی ژیان کرایە بە تایبەتی لەگەڵ هاتنی دەنگە ئامێرەکان ئامێرە دەنجەکان ئایا برایل توانیوەتی پێ پێشکەوتنان ئەویش پێشکەوتن بە خۆی بدین چ لە ڕووی ئامێرەوە چ لە ڕووی ڕۆکانی ترەوە توانیوێتی یان بە جۆرەی پرسیارکە بکەین خۆی بگونجێنی لەگەڵ پێشکەوتنە بە پاش نەکەوتووە ئەگەر یەک ڕوونکردنەوەی کچکە بدەم لە سەر پیتەکانی کوردی تەوان ئەو کاتێ ئێمە قوتابی بوون لە هەشتاکان پیتی کوردی نەبوو عەرەبی و ئینگلیزی بوو لە ساڵی نەوەتەکان ئێمە من و چەند برادەرێکم لەگەڵ خاتوونێکی ئەڵمانی هەبوو بە ناوی دانیێلە وابزانم مامۆستا عادل و مامۆستا لوقمان و چەند برادەرێکی تریشمان لەگەڵ بوو یەکەم پیتی کوردیماندانا دواتر هاوڕێیانمان لە سلێمانیش لە ساڵی لە ساڵی 95 کەنارخان ئەو گۆڕانکاری کە باست کرد هەر ئەو یەو ساڵی هەنی پاشان کرایە نەخێر دواتر یەک پرسیارم لێت مامۆستاگیان ئەفۆ ئەو پیتانە کە ئێوە کردان بە کوردی لەسەر ئەساسی ئەگەر بدەمە یەک مداخلە بچوو کە ئەفۆ وەرەکار ئەوەی بەڵێ ببوورە ئەوەی کارخان باسی کرد لەو سەردەمەی کە باسی دەکات لەو گۆڕانکاریە ئەمش لەگەڵیمە بەڕاستی بەس یەک حاڵت لێرەدا هەیە طبعا ئەو دانانی ئەو پیتانە دوو جار گۆڕانکاری بەسەرداهات جارێک لە نەوەتەکان جارێک لە 2005 کە من باسی دەکەم دانیشتنێکی گشتیمان کرد لە ئەو دانانی ئەو پیتانە جارێکی تر تەسبیت بکرێ لە هەموو لایەک چونکە لە سلێمانی بە جۆرێک بوو لە هەولێر بە جۆرێک بوو زۆر بەداخل بەڵام مامۆستا عومەر باس دەکات دەڵێ پیتی کوردی نەبوو ئەگەر هەر لاتین و عەرەبی کوردی نەبوو ساڵی 95 کە ئێمە داماننا دواتر دواتر دەرکەوت کە لە ببوورە ماسە دواتر دەرکەوت کە هاوڕێیانمان لە سلێمانی و لە کردیاندا نبوو ئێمە لە کاتی شەڕی براکوژی لە 96 و 97 ئەوانە من خۆم لەگەڵ بووم لەگەڵ منەظەمەی وابزانمی بوو چەند جارێ هاتوو چووی سلێمانیمان کرد بۆەوەی پیتەکان تەوحید بکەین دیارە نەکرا ئەو کاتە شێوازەکان بەو شێوازانە مایەوە بەڕاستی من دەتوانانی ئاماژە بکەیتەوە کارەکەیان دەتوانانی ئەو کارەکە ئاماژە پێ بکەیت کە بۆچی نەدەکرا چونکە نەدەکرا ئەو کاتە هەموو دانیشتن لە کەرکووک و سلێمانی و دهۆک و هەولێر بۆ ئەوەی پیتەکان یەکخەن دەبوایە سەردان بێ سەردانی دوور بێ لێ کە ئەو کاتە کۆمەڵێک موافقی ئاسایش و ئەوشتانی دەویست کە جارێک دەچوین جارەکەی تر نەمان دەتوانی بە ئاسانی جارێکتر کۆبینەوە هەنی ئەو واقعەکە بۆیە چەند ئاپیتێکە بوو هەتا 2005 بەڕاستی من نازانم چونکە من هەموو پیتە کوردەکانم بینیوە هەتا ئەوانەی سلێمانیش نازانم ئەوانەی ئێستا کەنارخان و سۆزیخان پێی دەنووسن نازانم کام پیتەیە ئەگەر لە مەجالێکا بیبینین ئەگەر وەڵامی بداتەوە کەنارخانەوەی کە مامۆستا ئەو پیتانەیە کە لە نەوەتەکان پێش گۆڕانکاریەکەی پێش ئەو گۆڕانکاری دواتر کە ئەو هاوڕێیانەمان چوونە لوبنان ئەو کاتە وەبزان مامۆستا لوقمانیش لەگەڵ بوو ئەوانە کە چوونە لوبنان هاتنەوە وتیان ئەو پیتانەی کە هەیە داخلی کۆمپیوتەر ناکرێت ئەو کاتە ئەوان وایان گوت یعنی بۆ تاریخ ئەو کاتە ئێمە هەموومان دانیشتین لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک لە کەرکووک ئەو پیتە نوێیانەماندانە ئەو کاتە ئەوان گوتیان
ئەو پیتانەی کە قەدیم دامان ناوە ئێمە بە میزاجی خۆمان دامان ناوە داخلی کۆمپیوتەر ناکرێت ئەو گرفتانە بۆیە دروست بوون بەڕاستی تەنها پیتەکانی ئێمە لە نەوەتەکان داماننا هەر ئەو پیتانە کۆمەڵێک کتاب و شتیشمان پێ چاپکردن دواتر ئەو کتابانەمان با بڵێن لابرد مامۆستا عومەر پرسیارێکم لێ کردی من پرسیارێکم کرد وتم ئەو پیتەی کە ئێوە کردان بە کوردی تاوان کوردی نەبووە وایە لەسەر ئەساسی عەرەبیەکە کردان بە کوردیان ئەساسی پیتە لاتینەکانی کە بڕای دێنەوە برادێکمان هەبوو پیتەکانی هەموو بۆ هێنان لەگەڵ دانیێلا پیتی ئیسرائیلی و لاتینی و ئەڵمانی و فەڕەنسی و هەمووی بۆ هێناین ئەو کاتە بەو شێوە لەسەر ئەساسی ئەوانە هەموومان وەرگرت کلمانە کوردی چونکە بەشێکی زۆری مامۆستا ئەوانەی کە لە ئینگلیزی هەیە ڕێک کردوتانەتە کوردی ئەوە زۆر باش مەسەن ڤی هەرڤەیە جی گێە بۆ نمونە جێی هەرجێە ئەوزایمە قەناعەتمان وا بوو کە ئەگەر لە زمانێکی تر هەبێ وەریگرین ئەو کاتە فکری مەوا بوو وتمان مادەم لە زمانێکی تر هەیە بۆچی ئێمە ڕەمزێکی تر دانێ بەڵێ مامۆستا گەر بینە سەر مۆزوعی پێشکەوتن خازێکە لە برایل کرایە گونجایە لەگەڵ پێشکەوتنی برایل کە هەیە طبعا دیسان ڕەنگە ڕەئی من جیاواز بێلەوە بە قەناعەتی من ئەو پێشکەوتنەی کە ئێستا هەیە بەشێکلێ لە شکلەکان منداڵ وا لێ دەکات درەنگتر فێری برایل بێ بۆچی چونکە مناڵی بینا کە دەچێتە قوتابخانەکان کۆمەڵێک نووسینی بینیوە لە سەر ڕۆژنامەکان و لە تەلەڤیزیۆن و لە ئایپاد و تا دوای کە مناڵێکی نابینا طبعا جاران کە مناڵێ دەهاتە لای ئێمە ئەوانەی نەبینی بوو مناڵە بیناکەش بەو دەرەجەنەی بینی بوو ئێستا مناڵی بینا هەموو شتێک ئەبینێ کە منداڵی نابینا دێتە لای ئێمە نازانێ بە شکلێ لە شکلەکان گۆشە گیر بووە لەبەر ئەوەی ئەوانە هیچی نەبینیوە کە دێتە لای ئێمە طبعا من خۆم قوتابیم هەیە ڕەنگە مامۆستا عادلیش بزانین ڕەنگە ئەو سوزی خان و کەنارخانیش بە شکلەکان بزانن دەڵێ کە فێری دەکەی نازانێ بۆ چییە دەڵێ مامۆستا ئەوە بە کەڵکی چی دێ دواتر دەڵێ مامۆستا من خوشک و براکانم تەلەڤیزیۆن دەخوێننەوە ئایپاد ئەکەن ئەگەر ئەمن ئەوانە فێر بم فێری ئایپاد بنیش دەبم لەگەڵ مناڵەکانی تر یعنی بۆیە وا تصور دەکەم ئەو پێشکەوتنە فێرکردنی زەحمەت کردووە بۆ برایل دواتر گرفتی شترمان هەیە خێزان بەس عەفو مامۆستا پێشکەوتنە زەحمەتە ئایا لە ڕووی ئەوەی نییە کە مامۆستایەکان ڕەنگە منهەجێکی باشتر پێشکەوت لێ هەبی یان ئەوتە فەن و ئیلقایان هەبی لەگەر ئەو قوتابیانی کە هەیە چکە لە پێشتری شار خوێندەواری و بابەتان هەموو مەقسەد نابینایەک ئێستا لەوانەیە بەڕێستانیان ئەو بەڕێزانێتتر کۆمەڵ خوشک برای هەبن کە پێشتر خوێندەوار بن کاتێکەوە نابینابوون هاتوێت ئەو کاتە وەکو ئێستا تەکنۆلۆجیانە بووە تەماشا کاکە هاوکار دەبێ ئێمە بە سەراحەت قسە بکەین ئەو شێوازی کە ئێمە مناڵ فێری برایل دەکەین بەوەی کە خۆشمان فێر بووین ئەو شێوازانە شێوازێکی ڕەنگە عالەمی ڕێک نەبێ جیهانی ڕێک نەبێ احتیمالە ئێمە بە میزاجی خۆمان منداڵ فێرکەین نازانین ئێمە لە وڵاتانی تر پێویستە دەورات بکرێتەوە بەڕاستی بەوەی بزانن لە وڵاتانی تر منداڵ چۆن فێری برایل دەکەن ئێمە خۆمان مەسەڵەن لەو حاد دێنین و دەستی منداڵ دەگرین دەڵین ئەوەندە با بڵین خاڵە و ئاوایە بە تا دوایی احتیمالە شێوازی تر هەبێت لە وڵاتان بۆیە دەکرێ مامۆستاکان دەورات ببینن بۆەوەی بزانن شێوازی فێرکردنی نوێ چۆنە ئێمە بەڕاستی ئەو شێوازی کە فێری دەکەین با بە سەراحەت قسە بکەین شێوازێکی کۆنە بۆ ئێستا دەتوانم بڵێم منداڵ زۆر زەحمەت فێری دەبێت بەڵێ ئەگەر بچمە لای سۆزی خان مەڕەسان وەکو بەکارهێنانێکی برایل خوێندنەر و نووسەر زیاتر بە چ زمانێک ئیش بە برایل دەکەن هەر بە ئینگلیزی یان بە عەرەبی یان بە کوردیەکە دەست خۆش بێ کاکە هاوکار وەڵی بۆ ڕوونکردنەوەیک لەسەر قسەکانی خات و کەنار و بەڕێز مامۆستا عومەر بەڕاستی کە گۆڕانکاری ئەکرێت لە برایلە وەکو جەنابت پرسید ئێمە لەسەر بنەمای تووڕەیی و دژایەتیمان نییە لەگەڵ گۆڕانکاری نوێ لەسەر بنەمای ئەوەیە کە ئێمە ڕاهاتوین بەو شێوەیە بنووسین و بخوێنینەوە ئێستا کاتێکە گۆڕانکاری ئەکرێت لە پیتەکانە منەو خۆم وەکو خات و کەناریش باسی کرد هەر کەسێکە داوام لێ بکا فێری برایل ببێ شێوازی نوێی فێرەکەم چونکە لەوانەیە بگۆڕێ و لەوانەشە نەگۆڕێ بەڵام
ئەگەر خۆم بمەوێ بخوێنمەوە بەو شێوازەی کە خۆم ئەمەوێ بۆ باشیە ڕەنگە نەتوانم ڕەنگە خاوتر بتوانم بخوێنمەوە و کاتێکش ئەمەوێ شتێک بنووسم هەر بە شێوازی خۆم ئەینووسم بەو شێوازی کە هەر لە سەرەتاوە فێر بووم لەبەرەوەی من بۆ شێوەی ڕاهاتووم و پێش وایە یعنی ئەمە ئەوەش بپرسم وەکو پرسیارێک بۆ ئەو بەڕێزانەی کە گۆڕانکاریەکەن ئایا بۆچی لە زمانی عەرەبی بۆچی لە شێوازی نووسینی زمانی ئینگلیزی گۆڕانکاری نییە بۆچی لە زمانەکە ئینترنێت بۆچی کوردی ئەبێ هەموو ساڵێک بەویستی چەند کەسێک ئەگەر نەژڵم هەموو ساڵێک بەڵام جار بەجار و هەر بە چەند ساڵ جارێک گۆڕانکاری بکرێ بەبێ ئەوەی ڕای ئەو کەسانە وەربگیرێ ئەگاتوم کە سۆزخان دەڵێن لە سەرەتادا پیتی کوردی نەبووە ئەوەش دەبێت بەڕاستی لە حقەتدا ئەوەی ڕاستە مامۆستایانە مادوو بنە کردستان خۆش بێ ئەو بەربەرسەرێتی بەڵام دەبوو کوربەدەکی زانستی بژیرە بە دەبوو بە گشتی هەموو کەسانی کە ئەزمموی هەبووە هەموو کەسانی کە شارەزای لە پیتو حروفەکان هەیە هەموو کەسانی کە شارزای لە زمان و فرەکان هەیە کۆبانەیە ڕەنگە ئەوە بیانەکەیان بیکە بڵێن لە سەرەتا لە پیتی کوردنەوە بۆیە بۆ دەکەدانرا ئەو کوردی کە داڕێژراوەتەوە ئەو کوردی کە داڕژراوەتەوە کێشەی گەوری نەبووە ئەو پێی داڕژراوەتەوە چونکە عەرەبەکانی جوان کردووە لەسەر ئەساس ئینگلیزیەکە باوەڕکەن ئێستا ئینگلیزیەکە من یەک نمونە خوێندەوە لە یوتیوب هەمان نمونەی کە لە ساڵی 1800 هەبووە ئەو نمونەیە کە ئێستا لاتینی بەس ئەگەر یەک قەوسی کەم دەنێ بە یارمەتیتان پرسیاری واقعی و تاڵ و ناخۆش بکەم بەڕێزان عەرەبیش بەو مەرحەلانەدا تێپەڕێون ئەوەی کە من بەڵام مامۆستا عومەر ئەزانی گۆڕانکاریەکە یەک جار نییە جارێک گۆڕا دوو جار گۆڕا سێ جار گۆڕا باوەڕکە لەوەتی من ئەخوێنم پیتی ڕێ بە سێ جار گۆڕاوە لەو کاتەوە سێ جار منیش دەزانم بە سێ جار گۆڕاوەڕە یعنی گۆڕانکاریەکان با یەک جار بێ باشە لەگەڵتان بووم ئێمە ساڵی 98 خوێندمان دەستمان بە خوێندن کرد ئێوە گۆڕانکاریتان کردبوو پیتی کوردیتان داڕشت بووەوە وەکو جەناب باس کرد ساڵی 95 بوو ئەوەی بەڕێستان ئێتەوە با یەک جار بگۆڕدرایە بەسکەنە خەنەگە عەفوم بکێ ئەمن ئەو پرسیارە تاڵ و ناخۆشی ئەگەر دڵشتان بێژێن بەڵام هیوادار مامۆستا عەفوم بکەیت دڵتان لێم نێشە دەکەم بێتاوان نییە لە سەرەتادا سیاست دوتە هۆکاری ئەو پەرتەوازی و دووبەرەکی و سێبەرەکی ئەو گۆڕانکاریانە مۆزوعش نەکرد ئەزانی بۆ هاوکار لە هەولێر نوعێک بوو لە سلێمانی نوعێک بوو لە دهۆک بەڕێزان ئێمە ناتوانین محاکەمەی مێژوو بکەین خوێندی بە دوو ئیدارەی و سێ ئیدارەی هەمە باشیەکەین کە من بەڕێزان ئێمە هەتا وەکو ئەو کاتە نەبینین کە لە نەوەتەکان وەزع چۆن بوو ناتوانین بۆیە ئەمە زۆر جار مەسەن بە هاوڕەکانم دەڵێم کە نەقدی مۆسیقایەکی قەدیم دەکەن یان با بڵێن نەقدی پارچە مۆسیقایە پارچە شعرە دەکەن دەڵێم دەبێت تۆ عەقڵی خۆت بەریەوە ئەو کاتە ئەو زانەقت بکەیت ئەنجا ئەو کاتەش نەوەتەکان با بڵێن زڕۆفێکی تایبەت هەبووە هاتوو چۆ زەحمەت بوو پەیوەندی زەحمەت بوو تەلەفۆن نەبوو ئەو پەیوەندی کە ئێمە هەمان بوو ئاسان نەبوو کە لە گۆڕانکاریەکان یەکتر ئاگادارکەینەوە دەتوانم بڵێم ئەگەر ئێمە محاکەبەی ئەو کاتە بکەین و محاسبەی ئەو کاتە بکەین زۆر زۆر زەحمەت دەبێ و محاسبەی ئەو کات ناکەین بەڵام دەبی هەموو بەرساڕونێک هەبی هەموو بەرساڕونێکی چاکە بەس ئێمە دووبارە ئێمە باجەکەی ئێستا ڕەنگە بەدی وێشتر ئەگەر مۆزوع کاتب ئێستا بەدی وێشترە دەتوانم داخلێک بکەم یعنی بەڕێزان مامۆستا هێمن بەس مداخلەیەک بکەم خۆ زۆر نییە دوای دەرفەتان پێ دەدرێ مامۆستا گەر ئەو وتارەکی زۆر گرنگ هەیە لەسەر ئەو قسانی کە ئێستا دەیکرا حالیان ئەوەی کە گۆڕانکاری لەسەر پیتی کوردی کراوە شتێکم پێ یعنی حەزم لێ ڕای بگەینم ئەوزە ئەگەر دواییان ئێستاکەی خۆدا هەر مامۆستا دوایەوە ئێستا یەک باز ئەوەی دارسۆستەوە یەک پرسیاری گشتیمە مایە لەو چار کەسەی کە پرسیارەکەمان کرد یەکەم کەس ڕێ بە بەڕێستان دەدرێ و دارەکە باسکەن و ئەوجا پرسیار بەڕێزەکانی کەش وەردەگیرێ بەڕێزان خان لەوەی کاتەکە ئیویە کاتوی نەکوژین دواتر ئینشاءالله دەرفەتما لە خزمەتێکە بێکەتان دەبمەوە سۆزی خان پرسیارەکەم لەسەر ئەوەی بوو تۆ بە چ زمانێک زیاتر سوود لە برایل دەبینایە هەر بە کوردیەکە یان بە ئینگلیزیەکە یان بە عەرەبی بەڵێ وڵا کاکاوکار من زمانی کوردی بەکارەهێنم و عەرەبیش و ئینگلیزیش زیاتر کوردی و دواتریش عەرەبی و ئینگلیزیش هەیە تو کتێبی تێدا بخوێنیەوە
کاکاوکار زیاتر کوردی بۆ نووسینی خۆم بەکارێنم ئەگەر بمەوێت بنووسم بەڵام ئەگەر بۆ سەرچاوی کتێبی کوردی نەبوون سەرچاوە نەبووتە کێشە لە بەردەم خوێندەواریەکان نووسینەکانت لە زمانی کوردی بە دڵنیاییەوە سەرچاوی کوردی زۆر کەمە ئەوەی هەیە ژمارەیەکی باش کتێبی چاپکراو هەیە لە خانەی سمۆرە کتێبەکانی خانەی سمۆرەن کە سنتەری ڕۆشنایی بە سوپاسەوە کتێبانەی بە شێوەی برایل بە چاپ گەیاندەوە بەڵام کتێبانە بۆ مناڵن ینی کتێبەکان زیاتر بابەتی مناڵانن دەستیان خۆش بێ ئەوانش بۆ ئەو مناڵانە گرنگن کە لە سەرەتای تەمەنیان و ئەنەیە فێر برایل بن بەڵام من وەک خۆم بۆ ئێستا و بۆ ینی ساڵانی دواتیش ڕەنگە سەرچاوی برایل کتێبی برایلم زۆر بە زەحمەت دەست بکەوێ کاکاوکار لەسەر گۆڕانکاریەکان پێم خۆش یەک نمونە باس بکەم ساڵی پار کتێبێکمان بە چاپ گەیاند لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ دوو خانمی خەڵکی سنە جا داوای شێوازی نووسینی برایلیان لە من کرد خاتو کەژاڵ و خاتو مەستورە نووسراتی کە ئەو کتێبە کتێبێکی فارسی بوو ئەوان وەریان گێڕا بۆ زمانی شیرینی کوردی و یەکەمین کتێبی برایل بوو کە لە کوردستانی ڕۆژهەڵات بە چاپ گەێنرا و خۆشحاڵانە و خۆشبەختانە من توانیم لە شێوازی نووسینی ئەو کتێبە بەشداری بکەم کتێبێک بوو کە تایبەت بوو بە مناڵان باوەڕکە کە داوای پیتەکانیان لە من کرد نەمەزانی کام پیتانیان پێ بڵم ئایا ئەو پیتانەی سەردەمی ڕابردووی خۆمیان پێ بڵم کە فێری بووم یان ئەو پیتانەی کە ئێستا هەن بۆیە من شێوازە نوێیەکەم هەڵبژاردوو بە ئەوانم وت بەڵام دواتر نازانم کە چۆن ئەگۆڕێ و ئایا ئەوان کار بە گۆڕانکاریەکانەکەن یان نایکەن وی زۆر جار کە لە پارچەکانی تری کوردستانی شەوە داوات لێ ئەکرێ تۆ نازانی بە کام شێوازانە ینی کامەیان پێ بڵێ بۆ ئەوەی ئەوان بتوانن ئەوەی هەیەە ئەو کتێبی هەیەە پێی چاپ بکەن چونکە تا ئێستا کتێبی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبوو بەڵام خۆشبەختانە ساڵی پار یەکەمین کتێب بە چاپ گەێنرا و وەکو باسیشم کرد شێوازی نووسینەکەم پێناساندن بەڵام هێشتاش پێم وایە من ڕەنگە خەلێک هەبوو بێ لەوەی کە من بەوانم گەیاندە چونکە شێوازە نوێیەکەم پێگەیاندن هیوادارم ئەمەش دوایەمین گۆڕانکاری بێ لە نووسینی برایلی کوردی ئینشاءالله ئەمە شوێدارین بەڕێزان و خۆشەویستان ئێستا یەک پرسیارە گشتی لەو چار بەڕێزە دەکەم پێم خۆش بوو یعنی کاتێک پێیان بەخشر بەڵام دەرسم لە کاتی میوانەکانی تر مگرم مەگەنە پێنجەقەیەک لەوەیکەوە ئەو چارە لە بین خۆیان مناقەشە بکەن لەسەر ئەو تیبیان کە سەر یەکتر هەیتیان نازان مجڕیان لەسەریانە بەڵام پێش ئەوەی ئەو کاتە بەخشین پێم خۆشە یەک پرسیاری جەوهری لە هەمووان بکەم ئەو گرفتانێک کە باسکرا و کێشانێک کە باسکرا و گۆڕانکاری ئەو هەموو شتێک کە باسکرای کە بەڕاستی کۆمەڵکشی نێرێنی بەڵام واقعێکی تاڵبوون حقیقەتێکی تاڵبوون لێر یەک پرسیار دەکەم بەڕای هەرێک لە بەڕێستان چارەسەر چییە لۆ باردوخۆ چۆن وا بکەین کەوا نابینە دووبارە بە برایل شار تۆپی ئاشنا بتەوە دووبارە بتە خوێنەر و نووسەری برایل دووبارە برایل وەکو ئامرازێک بۆ تێگەیشتن لە شتەکان بۆ زمانی هاوبەش بەکاربینی لە مامۆستا عادلی بەڕێز و دەست پێ دەکەم کە هەرێک لە بەڕێستان وەڵامی پرسیاری هیوادارم وەڵامەکان لە جیاواز بلۆیکەوە یەکێک لە ئێمە یان کەسێک لەو میوانانەی یان هەر وەکو خۆشتان بتوانن دەرکیز بخەنە سەری و بتوانین ئیش لەسەر بکەین ئینشاءالله مامۆستا عادلجان فەرموو بەس بەرەزان عەفو پێش مامۆستا بکە دوای ئەوە پرسیارە جڕێ بە بەڕێساندری ئەوانی کە دەستیان بەرز کردەوە پرسیارەکانیان ئاراستە بکەم بەڵام پێشەوە وعدۆم مامۆستای هەمەدا کەوتارەکەی خۆی پێشکەش بکە فەرموو مامۆستا عادل بەڵێ ئەمە لەیرەوە دەمەوێت بڵێم جارێکی تر ئەگەر بمانەوێ برایل بژێنینەوە هێشتا نەچۆ بچێت چونکە جیلی داهاتوومان لە پێشە کۆمەڵە خەڵکمان لە بەردەستە ئەوانش کە تەمەنیشان گەورێ هیوا ئاواتێکی گەوریان هەیە کە ببن بە خوێندەوار ببن بە ئەوەی کە برایل ناسن بەس دەمە یەک شت بڵێم لەسەر قسەکانی کەنارخان و سۆزی خان ئەویش بەڕاستی ئەوەیە کە فعلا ئەو کاتە ئەمەوێ لێرەوە بە سەراحەت بڵێم ئەوەندە کەسەکان وەکو پێویست دڵسۆز نەبوون بەڕاستی بۆ برایل بۆی ئەو گۆڕانکاریە لە خلالی چەند ساڵێک دروست بوو ئێمەش و نابینانشی تووشی ئەو گرفتە کرد بەڕاستی ئەوەیە جارێکی دیکە نمونەیەکی وەکو ئەم پانەڵەی جەنابتان کە دروستان کردووە بەڕاستی ئەمە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی جارێکی دیکە برەو بە برایل بدەین و برایل بکەینە بەشێک لە ژیانی خۆمان باسی ئەوەی بکەی مامۆستا کەنار بچینە خزمەتوی مامۆستاگەر باسی ئەو هۆکاران بکەی بۆ چارەسەری ئەو بارودۆخە کاگاوکارگێتان لێمە بۆرە من خەتم نەما و هاتمەوە عەفوم بکەن باسی گرنگترین ڕێگە چارەکانەکەم ئەویش بریتین لەوەی بەڕای من کە خولی بەردەوام بکرێتەوە بۆ
ئەو خەڵکانی کە پێشتریش ئەگەر قرارە گۆڕانکارەکە چەسپی ینی تەواو جێگیرەکرێ چونکە وەکو وتم هیچ زەمان نییە لەبەری سۆزیخان وتی چەند جارێک گۆڕاوە و نازانین پێت باش نییە عەفو کۆڕبەندێکی زانستی بگیرێ لەو مۆزوعە کۆمەڵێک پسپۆر بانک بکرێ شتێکی ڕەسمی بکرێ خۆستا وا بێ دیسان گۆڕانکاریەکرێ شەر نییە گۆڕانکاری بکرێ بەڵام بە شەر نییە گۆڕانکاری بکرێ بەڵام با یەکێک لەو دوو نووسینن کە هەیە جوجیازی کە بەڕاستان باسەکە با ئەعتراف پێ بکرێ با یەکێک برێت نووسی ڕزم چکە لەمەودا کێشەکەش دروست دەبی بۆ نمونە تو لای سەر مەنهەجی قەدیمی سۆزیخان مەنهەجی نوێ دەرێتەوە ئەدی ئەو لەمەودا کتێب تەبع دەکرێت لەسەر چند مەنهەج تەبع دەکرێت ئەدەوەش نابتۆ کێشە دووبارە کار ئەو کتێبانی ئێستا تەبعکرێن بە شێوازەکە ئەو شێوازە تەبعکرێ کە پەیوەنگەکان لەسەری ڕێکەوتون ئەوانەی کە ناتوانین پێی بخوێنینەوە تەنها ئەو ئەوە عەفوکە ڕێکخراوی ڕۆشنایی پرۆژێکمان تەقدیم کرد دامانە 100 کتێبی برایل تەبع دەکەین ئێستا بێ منی کێکملانەی سوودی لێ نبینم بۆ نمونە ئەگەر بە شێوازە نووسینەکەی ئێمەش بێکە فێرکراوین ئەو هاوڕێیانی کە دوای ئێمە فێرکراون سوودی لێ نادرێن بۆ کۆربەندی باسیەکەی زۆر زەرورە لە هەمووی زەرورترەوەیە کاگاو کارکە ئێمە ئەو پێداویستیانەوانە پێی زەبەردەست نییە دووهەمیش ئەو کۆربەندیە وا بکە کە لایانی کەم ئاشنابین وەکو وتم ئەگەر قرارە جێگیر بکرێت با ئێمە فێر بکرین و گۆڕانکارانە کامە بن بۆی تەطبیقی کەین کە لە کاتێکە باسی میزاجیان کرد ئەگەر میزاجێک بۆ نەوەتەکان میزاج بێ بۆ 2000کانیش ڕەنگە هەر میزاج بێ یعنی ئەو ناکرێت بکەین مقاسە بڵێ وەڵا ئەم پیتانەی پێشی خراپ بوون چونکە ئەو مامۆستا بەڕێزان بە میزاج دایان ناوە ئەی خۆ هەر ئەو بەڕێزانش بەشێکیان بەشدار بوونەتەوە لە گۆڕانکارێکە بۆیە ئەبێ لەسەر ئەساسێکی زانستی بگۆڕایە ئەوەی ڕۆشتووە تێمان پەڕاندۆ بەڕای من ئەوەی کە گرنگە بۆ لە مودووە پەیوەندی هەیە بەوەی چۆن ئەم نووسینە زۆرتر اعترافی پێ دەکرێت مامۆستا عومەر باسی شتێکی گرنگی کرد یعنی من کە قەترەیەک گەکڕم بۆ کوڕەکەم یەکەم شت سێرێکە ما شروبێکی بۆ کڕم بە برای لەسەری نووسراوە پێویست ناکات لە کەس بپرسم ئەم شروبە نووسراوە چی و بۆ چییە بەجددی بەشێکی زۆریان لە 180 عیلاج لی نووسراوە ئەچیتە ئەسانسۆرەکانەوە بەشێکی زۆریان ژمارەکە بە برای لە تەنیشت ژمارە ئاسایەکە و ڕێنسە کوردێکەوە هەیە بەشێک لەو شتانە بوونەتە برایل ئەوە گرنگە بەڵام ئێدە ئیش لەسەر شوێنەکانی تریش بکرێت مثلا لە چێشخانەکان لە وڵاتی کەوکو سوید هیچ زانکۆیەکی نییە کە مثلا بە دیوارەکانیە پێتەڵە ئەم بەشە نووسراوە ئەوە دەستی بۆ بێت و ئەزانی بۆ کوێ ڕۆی ینی بە ئاسانی بەتەنیا ئەتوانن هاتو چۆ بکەیت وردە ئیش لەسەر ئەو کرێ برایل ئەم شێوازە نووسینە بۆ نابینیان تەطبیق کرێ لە شوێنە گشتیەکانە هاوشێوەی ئەو شتانی بۆ منە لە فەرمانگەیەک نووسراوە فەرمانگەی هاتو چۆ بە براویش لێ بنووسرێن هیچ شتێک زەحمەت نیە هاوڕێیان من بەڕای من هیچ شتێک مەحاڵ نییە هیچ شتێک ئەگەر یەک شت بکرێت دامەنە پێشنیاری بکرێت کە کۆڕبەندەکرا لەسەر نووسینی نوێیەکە موافق و متفق بوون بە شێوەیەکی گشتی ئەوەی زەرمەند دەبی ئەتووی پێدوانە ئەتوی سبابی ئەو قوربانیە بەڵام گرنگەوەی هەموو لەسەر یەک منهەج تەفید بن ئەکید کاگاو کارخۆ من بڕیارم نەیە و سوێرم نەخواردە من نابە فێری نووسینە بم من ئەڵێن ئێمە زەرمەندی ئەوەین کە فێریان نەکردین تێمەگەی ئەوان گۆڕانکارەکەیان کردستیان خۆش بێ بزبیریان لە ئێمە نەکردو بڵێن ئەی باش ئەم جیلانی پێش ئێمە کە ئەم گۆڕانکاریان هێشتا نەزانیوە با ئیشیان لەسەرکەین با لە کۆبوونەوەیەکی گەورەیە کاکە خۆی چیتە ناچێ هەر شاربلێکی خۆی بانیانکەی بڵێن ئەم گۆڕانکاریمان کردووە ئیتر وردەوردە تەطبیقیکەن جێبەجێکەن باوەڕکە ئێستا من وەک خۆم نازانم چەند پێی گۆڕانکاری تێکراوە بۆ شێوازە نووسینە هێشتا ڕانەهاتوو دەست خۆش بی کەنەرخان دەچین لای مامۆستا عومەر مرتان فەرمی فعلا دەبوایە دەورات بکرابایەوە بۆ ئەو کەس دوای گۆڕانکاریەکان بۆ ئەو قوتابیانەی کە شێوازەکانیان خوێندو بۆی شێوازە نوێیەکان وەرگیرابایە بەڕاستی دەبوایە وابایە معقول نییە ئێستا دەبێتی بکرێ بۆ ئەوەی برایل لە ئێستا باشتر بێ ئێمە بە سەراحەت قسە بکەین پێویستی بە چەند شتێک یەکەمیان دەورات بۆ گشت نابیناکان ئێستا بە منداڵی تۆزێ زەحمەتە نابینا فێری برایل بکرێ دەبێت دەورات لەگەڵ نابیناکان هەبێ بە شێوەیەکی دایم دواتر دەبێت پەرتووک هەبێ دەبێت
کەلوپەل هەبێ نابینا بەکاری بێنێ ڕۆژانە لەگەڵ خۆی لەسەر چێ هەبی مامۆستا حکوومەت بیکە ڕێکخراوەکان بیکەن ئەو موسسانەکە بەشیانێ بە ناوی نابینیان بیکەن بەڕاستی لە مەقسەد دەستگای ڕووناکی بەرپرسی پێشکەمە ئەندامانی هەتا ئێستا مەقسەد چه هەوڵک درایە لە بۆ بەڕایی بەڕاستی بەنست دەستگای ڕووناکی ئەوەی کە من ئاگام لێیە پێش کۆڕۆنا ینی فکرەوا بوو کەم بڕۆمە ئێران یان بڕۆمە بەغدا یا بڕۆمە ئەمڕە بۆ ئەوەی کەلوپەل بێنم بەڵام کۆڕۆناەکە لە خوای بیا لەوە زیارەتی هەردووچیان دەبێ پەرتووک هەبێ چونکە بۆی کەسێک فێری برایل بێ دەبێ پەرتووک هەبێ بخوێنێتەوە بۆی تەشجیع هەبێ یعنی کە بزانێ ئەو پەرتووکە هەیە بە برایل و زۆر گرنگە بخوێنێتەوە کاتە احتیمالە فێری بێ دوای ئەمڕۆ کاکاوکار شتەکانم بۆ تە ڕێگای کۆمپانیا ئەو کۆمپانیانە ئەو شتانە دەکەن دەتوانین بە ڕێگای ئەوانەوە کار ئاسانی بکرێت بە خۆدای ئەوسە دووشتە ئەم کۆمپانیا هەم علاقات شخصیت ئەو موسساتان ئەو ڕێکخراوانەکە هیتیان لەگەڵ دەرەوە بە تایبەتی وڵاتی ما زۆرترین ڕێکخراوە زۆرترین موسسەی خەلیج ڕووی تێکردە لە بۆی کە هاوکاریان بۆ ئەگەر نیو کەس نەک یەک کەس بەتەواوی نیو کەس بەتەواوی هەوڵی برایل بدا شتی زۆر زەخم بەدەستێنێ بەڕاستی ئەوەشمان ئەفو کاکاوکار ئەوەشمان لە بیر نەچێ ئەوەی کە منداڵە لە پەیمانگاکان سوود مەدن ئەی گەورەکانی شار و شارۆچکەکان چی بکەن ئەوان بێبەشن لەم بابەت هەندێکیان دەستیان بەرز کردوتەوە ئێستا دێمەسەوانی انشاءالله ئاباسمە لە سۆزی خان مامۆستا شتێکی گرنگی وت شتێکی زۆر گرنگ بووتی مناڵ ئێستا بە زەحمەت بۆمان فێرەکرێ بۆ برایل باشە مناڵێک کەمێشکی زۆر خاوێن مامۆستا عومەر تۆ بە زەحمەت پێت فێرەکرێنە حەقیشت نییە لەبەرەوەی فەزایەکی زۆر قەرباڵخێ لە دەوری لە ناو خێزان و ئەوانە ئەی من تاوانم چییە لەگەڵ ئەم نووسینە گەورە بووم چۆن من فێرەکەی بەجددی یعنی مەسەڵنی مامۆستا تۆ ئاسان فێر دەبی ئیشم ئاسانە تۆ وەرە هەولێر داوات شت دەکەین و بە 5 دقەش فێرت دەکەین تاڵێم من یعنی هەموو منەکان یعنی من مشکلەکە بەس قەنار نییە بەڕاست ئەو فەرە بۆ یەک شخصە بارحاڵی لای سۆزی خان فەرموو وڵا کاکاوکارەگەر دەرفەتم بدەیت من پێم خۆشە باس لەوەکەین بەڵێ کە باس لەوەکەین چۆن گرنگی بە برایل بدەین پێم خۆشە سوود لە ئەزمون و تەجروبەی وڵاتانی دەوروبەری خۆمان و وڵاتە ئەوروپیەکان وەربگرین من نمونەی هەندێکیانت بۆ هێنمەوە یەکێک لەو نمونانە هەندێک لە وڵاتە عەرەبیەکان کە نزیکی خۆمانن یعنی هەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بە نمونە وەکو میسر وەکو تونس ئەوان برایل بەکارێنن لە کاتی انتخابات یعنی بۆ ئەوەی کەسێکی نابینا بتوانێت خۆی دەنگ بدا پێویست نکاتەوە هەموو جار کەسێکت لەگەڵ بێ و کەسێکی تر بۆت بنووسێ و دەنگت بۆ بدا چونکە دەنگدان تایبەتمەندیە بەڕاستی ئەوەیەک لەو خاڵانێکێکی تر لەو شتانی کاکرێ مەسوودی لێوەربگرین بە نمونە هەندێک لە وڵاتانی وەکو کوێیت و میسر و وڵاتانی تریش ئەوم بە نمونە هێنایەوە دەستوری وڵاتەکەیان بە شێوەی برایل ئەنووسنەوە بۆ ئەوەی نابیناش وەگەر کەسێکی تر بتوانێت خۆی بخوێنێتەوە ئەمە هاندانە بۆ گرنگیدان بە برایل کەسێکی وەکو شێخ محەممەد بن ڕاشد کە سەرۆکوەزیرانی وڵاتی دووبەیە ئەو کتێبێکی خۆی بە چاپ گەیاند نوسخەیەکی ئەم کتێبەی خۆی پێشکەشی نابینایەک کرد و بڕیاریدا نوسخەیەک لەم کتێبە یعنی بۆ هەموو نابینایەک نوسخەیەک بە دیاری پێی ببەخشێ ئەمە گرنگە کە تۆ لە ئاستێکی بەرزی بەرپرسیارەتێکی بەرزی هەیە و بەڵام لە هەمان کاتە گرنگی و بایەخیشی بۆ نووسین و خوێندنەوەی برایل هەیە لە وڵاتی وەکو نەرویج لە پۆلیەکی سەرەتایی تا قۆناغی 6 ئامادەیی هەموو مەنهەجەکان بۆ خوێندکاران بە شێوەی برایل ئەنووسرێتەوە یعنی سنتەرێکی تایبەتێ سنتری تواناسازیە ئەم سنتەرە ئەرکی ئەوەیە هەموو نابینایەک لە قۆناغی یەکی سەرەتایی تا 6 ئامادەیی با بڵێن مەنهەجەکانی وەربگرێت بە نووسینی برایل ئەو بێجگەلەوەی کە بە تۆمارکراویش بە دەنگ هەیەە یەکتر لە نمونونەکان هەر لە وڵاتی نەرویج 2 سنتەری گەورە هەیە تایبەت بە چاپکردنی کتێب و گۆڤاری تایبەت بە نابینایان کە یەکێک لەو سنترانە حکومیە و یەکی تریشیان سەربەڕێکخراوی نابینایانە یەکی تر لەو شێوازانی کە گرنگی پێدەن خوێندکار لە هەر قۆناغێکی خوێندن ئابێ خوێندکاری نابینا هەفتانە ئەبێت وانەیەک یان دووانە تایبەت بە خوێندنی برایل وەربگرێ بۆچی بۆ ئەوەی هەمڕابێ و هەمبیریشی نەچێتەوە کە ئەو نووسینێکی تایبەت بە خۆی هەیە و کە ئەویش برایلە و تایبەتە بە نابینا و ئەکرێت سوودی لێوەربگرێت
سۆز با پرسیارێکی تەرفیعی بکەم ئەو معلوماتانێک کە دەخینیەوە زەمت گوت لە حفزی باش نیمە و پێرسی بە برایل بخینیەوە. بەڵێ وەڵا کاکاو کار زۆر بیانم یاداش کردەوە بەڕاستی بۆ برایل ئەمێەوە بڵێم ئەوەش گرنگی برایلە بۆیە دیسان ئەکرێ بڵم برایل زۆر سوودی هەیە هیوادارم ئەوانەی کە هێشتا ئەو باوەڕیان نییە تاقی بکەنەوە. برایل دادەکەنار ئاماژە پێکرد لە چەپەوە دەست پێ دەکا و خوێنەوەی بەڵێ لە بەڵێ کاکاو کارێکێکتر لەو شتانە هەر لە وڵاتی نەرویج سنتەرێکی تایبەت هەیە بە چاپگەاندنی کتێب و گۆڤار هەر کتێبێک دەنابینا واژۆی لەسەر بکەن بەوەی ئەم کتێب بکرێت بە برایل ئەکرێت بە برایل و پێشکەشی نابینایان نەکرێت 10 کەس لێرە گەر 1000 کەسیش داوای کتێبێ بکەم کێ بۆیان نەکا بە برایل هیچ کەس بۆیان ناکە. لە وڵاتێکی وەکو ئێران زیاتر لە 100 ساڵە خوێندنی خوێن و نووسینی برایل بەکارهێنرێ و قوتابیانی لەسەر ڕائەنرێ چەندە هێشتا ئەوانیش بەبراورد لەگەڵ وڵاتانی ئەوروپا زۆر پێشکەوتونین بەڵام بەبراورد لەگەڵ ئێمە هێشتا لە ئاستێکی پێشکەوتوترن و چاپخانەی تایبەتیان هەیە لە شاری تاران و شاری تەبرێز کە کتێب بە چاپ بگەێنن ساڵانە 100 بۆ 150 کتێب لەو چاپخانەنە بە چاپ بگەێنرێ و لە هەموو کتێبخانە گشتیەکانیشیان کتێبی تایبەتیان هەیە بە برایل و بەشێکی تایبەتیان هەیە کە ئەم بەشانە تایبەتن بەوەی کە هەر نابینایەک سەردانی کتێبخانەکانەکە ئەویش بتوانێت کتێبی استیعارە بکە کتێب وەربگرێ و کتێبی دەست بکەوێ بۆ خوێندنەوە و گۆڤاری گۆچانی سپی هەیە کە 6 ساڵە بە بەردەوامی ئەم گۆڤارە دەرئەچێ و ئەگەێنرێتە هەموو شار و شارۆچکەکان و 6 ساڵە بەبێ وەستان ئەم گۆڤارە گرنگی پێدراوە و ئەم گۆڤارە بە چاپەگەێنرێ. بەڕاستی زۆر شت هەیە باسی بکەم بەس نامەوێت زۆرتر کاتی بەرەستان بگرم ئەگەرنا ینی وەکو ئەو بەرەزانە باسییان کرد لەسەر ڕەچەتەی دەرمان برایل بەکارهێنرێ لە دەنگدانە لە نووسینەوەی دەستورە یعنی لەم پێگە بەرزانەیە برایل گرنگی پێدرێ. ئێمە چۆن بڵین برایل سوودی نییە من پێم وایە برایل بەدیلی نییە چونکە ناکرێ هەمیشە نابینا چاوەڕێەوە کاشتی بۆ بخوێنرێتەوە ئەکرێ خۆی خوێنەر بێ ئەکرێ ئەو کەسێک بێ کەشت بۆ خەڵک بخوێنێتەوە بۆچی نابینابێ هەمیشە گوێگر بێ ئەکرێ ئەویش خوێنەر بێ یعنی ڕاستە ئێمە لە ڕێگەی کۆمپیوتەر و مۆبایلەکانمانەوە ئەتوانین شت خوێنینەوە بەڵامەوە هەر بۆ خۆمانیە خوێنینەوە ئاکرێت لە ڕێگەی مۆبایلەکە تۆ شت خوێنیتەوە بۆ کەسانی تر نەخێر کەواتە ئەبێت تۆ شێوازێکی نووسینە هەبێ بۆ یەگەر تۆ ویستت بتوانی شت خوێنیتەوە بۆ کەسانی تر سیمینار پێشکەش بکەیت یعنی کۆمەڵێک زانیاری هاتبێ ئەتوانی یاداشتی بکەیت بەڕاستی برایل پێم وایە ئێستا شەڵم بەدیلی نییە ڕاستە لەوانەیە تایبەتمەندیەکەی شێوازی بەکارهێنانی گۆڕابێ بەڵام ئەمە گۆڕانە کەمکردنەوە نییە لە گرنگیەکەی. کارمن دوا قەوسمەوێ ببوورە دوا قەوسمەوێ ئەوەی سۆزی باسی کرد زۆر گرنگ بوو بەس هاوڕێکی میدیاکارمان تەمان زۆر هاوڕێمە ئاسایی لێرەش بێت پێم وت بۆچی بەکارینایانی جەبەجەکارەکە هەند ئەو شتانەی بۆ ئەنووسێت کە پێویستەکە خۆی بەکاری بێنوتی وڵا دەنگیەت بۆیە ئەمە بڵێم تکایە بەکارهێنانی و پیشاندان و حتا دەنگی نووسینەکەشی کە زۆر کەمە من قەت کەس پێینوتم لە ماکی ستۆدیۆکۆ دەرچوو ئەگەر دەریشی ئاساییە هیچ ئایبیتیانە یعنی بە شەرمی مەزانن ئەم لەو حەڵقەڵامە وەکو دەفتەرەکەی یان ئەیفۆڕەکەی دەستی بێژەر و پێشکەشکارێکی ترە یان وەکو هەر پێویستێکی کەسێکی ترە وەکو نۆتبووکی کەسێکی ترە هیچ شەرم نییە تا پێت شەرم بێ تا با بڵین پێت لەکە بێ چوزانم پێت کەمی بێ ئەبێ خۆتت قوبوڵ بێکە نابینە مادەم خۆتت قوبوڵ بووە پێویستی نەبینینی تۆ وای کردووە ئەم شتە بەکار بێ دەستخۆش بێ سۆزی خان بەس لە کۆتا قسەت کە چی بکەین هۆکاری چارەسەرەکان چییە چارەسەرەکەت پێ باشە و کوڕی خۆت وەکو ئەزمونێکە هیتت بکرێ ئەو بەڕێزانە پێشترم ئاماژیان پێکرد انشاءالله هەنە مژجێ خۆی دەگری بەڵام وەکو جەنابتان پێم وابوو مەوێت هێشتان ئاماژە بە چارەسەرەکەی بدەین. بەڵێ کاکاو کار وەکو چارەسەر پێم وایە گرنگە یعنی حکوومەت و ئەو دەستگاولان و لایەنە پەیوەندیدارانەی کە تایبەتن بە بوارەکانی خوێندن وەزارەتەکانی تایبەت بە خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە وەکو چۆن ساڵانە منهەج ئەدەن بە خوێندکارانی ئاسایی هەر بەو شێوەیە منهەجی چاپرایی برایلش پێشکەشی بەنابینایان بکەن بەڕاستی ینی ئەوە مافێکی زۆر سەرەتاییە و ئەگەر لە یوتیوب و لە چۆڕ کۆمەڵاتەکان کاتێک سێرچەکەی بۆ برایل باوەڕکە ئەگەر بە عەرەبی بەس بنووسی برایل بە هەزاران بابەت و سەرچاوت بۆ هێنێ بەڵام بە کوردی هیچ شتێکی وامان نییە بۆیە گرنگە ڕێکخراوەکانی تایبەت بە نابینایان و سنتەرەکانی تایبەت بە نابینایان کار لەسەرەوە بکەن کۆمەڵێک سەرچاوی باش کۆمەڵێک بابەتی گرنگ
ینی بە شێوەیەک بڵاو بکرێتەوە گرنگی پێ بدرێت لەناو تۆڕە کۆمەڵاتیەکان و لە یوتیوب چەناڵی تایبەت هەبێ بۆ ئەوەی بە زمانی کوردی بێت چونکە ڕەنگە هەمومان نەتوانین سوود لە عەرەبی یان سوود لە زمانی ئینگلیزی وەربگرین ئەکرێ کۆمەڵێک بابەتی تایبەت بە برایل هەبێ باوەڕکە کاکاوکار لە یوتیوب ئەگەر سێرچ بکەی بە زمانی عەرەبی بابەت هەیە کە چۆن مناڵێکی نابینا فێری برایلەکرێ چۆن دایک و باوک مناڵێکی نابینا فێر بکەن لە ماڵەوە یعنی مناڵێکی ئاسایی کە ئەچێتە خوێندن ئەکرێ خێزانێکی لە ماڵەوە هاوکاری بن بەڵام بۆ مناڵێکی نابینا باوەڕکە من ینی یەکەم جار بیرم لەوە کردەوە چۆن فێری نووسینی برایل ببم چونکە هیچ کەسێک نییە لەناو خێزانە شارەزای ئەوە بێکە هاوکارت بە یارمەتی دەرەبێ بەڵام لە یوتیوبە بە زمانی عەرەبی و ئینگلیزی هەموو ئەم شتانە دەسەکەی بەڵام بەداخەوە لە کوردیا ئێمە زۆر هەژارین لە ڕووی دەستکەوتنی سەرچاوەوە وە گرنگە پەیمانگەکانی تایبەت بە نابینایانیش گرنگی پێ بدەن باوەڕکە ئێمە خولێکمان هەبوو ساڵی پار سنتەری ڕۆشنایی بە سوپاسەوە خولێکی ڕاهێنانی بۆ ژمارەێک لە فێرخوازان کردەوە بۆ فێربوونی برایل کە منێکێک بووم لە ڕاهێنەر وانە بێژەکان بە خۆشحاڵیەوە بەڵام بەشێکی زۆر لەو خوێندکارانی کە لە پەیمانگای ڕووناکی هاتبوون و بەشداری ئەو خولە بوون تابعیان نەئەناسی تابعیان نەبینەوە هەر ئەسڵەن نەکنیان نەزانی بەکاری بێن هەر یەکەم جار بوو کە ئاشنای تابعە ببن بەڕاستی پێم وایە هەرلانی کەم ئەگەر نەشبێ هیچ نەبێ ئاشنایان بکەن هیچ نەبێ فێریان بکەن و ئەو باوەڕیان پێ ببەخشن کە نووسینی برایل ئەکرێ بەکار بهێنرێ وەکو مامۆستا عومەر ئاماژەی بەوەدا کە مناڵێکی نابینا لێتە پرسێ ئەمە نەتوانم لە ڕێگەی ئەو برایلەوە ئایپادەکەم بخوێنمەوە یان نووسین سە تەلەڤیزیۆن بخوێنمەوە بەڵام تۆ ئەکرێ بەدیلە هەبێ بۆ ئەمە ئەکرێ مناڵێکی نابینا لە مناسبەکانە شعری پێ بخوێنیتەوە بۆ ئەوی بزانێ ئەم نووسینە هەر مەرجێ لە ناو خوێندنە ئەکرێ لەسەر مەناس شت پێشکەش بکە یعنی باوەڕێکی وایان لا دروست بکەن برایل بکەن بە بەشێک لە ژیانیان بکەن بە بەشێک لە چالاکیەکانیان ئەسڵەن کێبەرکیان بۆ دروست بکەن کام خوێندکار زیرەکتر لە برایلە کام خوێندکار زۆرتر و زیاترە توانێت بخوێنێتەوە بنووسە ینی ئەکرێ بە دیلی ترمان هەبێ بۆ تەکنەلۆژیا بەڕاستی و ئەگەر مناڵی شەر لە بیدایەتەوە فێری برایل نەکرێ زۆرتر ڕەنگە ینی خوب بە تەکنەلۆژیاوە بگرێ ئەکرێ برایل فێر ببێ دواتر ینی کتێبی ئەلکترۆنی پێشنا بکرێ دەست خۆش لە هەر هەموو میوانە بەرزانانی کە مزاحمتان بووین ئەزیتان چێشا یەک شتمە بیر هاتە بۆ قسانەی ئاداتسۆزی ئێستا ناوە کەسێک دەبینی نبینەیە کە لێک لە وڵاتانە مسافەی بەرزستیان ئەوتە پەڕێکی بەرەسە نووسین برایلێکرا پەنجلە دەخشێنی قورعین دەخینی تەوانەوانە فی زۆر دووریان خەڵک زۆر دوور پێ تعجبە بە پەنجە پێداینەمە پەڕەچی ئەو کەسە قورعان دەخینی بەدەنگێکی خۆشە شەبان ئینشاءالله خوازیارم ئەو نمونەمان زۆر بی لە بۆ خوێنەری قورعان و خوێنەری هەر وەک وعدم دابوو مامۆستا هێمن جان فەرموو لۆ پێشکەشکردنی ئەو دە پرسیارە بابەتە وتارە دواتر دەستمەسەوە بە ڕێزانێکە دەستیان بەرز کردووە سڵاتانێ دەنگم دێ ئێستا بەڵێ مامۆستا دەنگت دێ من یەک تێبینیم هەبوو تێبینی بوو یعنی وەکو ئەوەی کە باسی ئەوەیان کرد با بڵێن کەنارخان و سۆزیخان باسی ئەوەیان کرد کە دەبوو پرس بکرێیانیش هەموو ساڵی گۆڕانکاری دەکرێت بە نسبەت پیتە کوردیەکان ئێمە مشکلم بە زۆر لە نۆهاتەکانەوە من ئاگام لێیە لە نۆهات و چارەوە یان با بڵێن زۆر لێرە و لەوێ بیردەوەی کراوە کە پیتەکانی کوردی دابنرێ اینجا مامسا عادل و مامسا لقمان و مامسا عومەر ئەوە پیتەکی تایبەت بە خۆیان دانابوو بەبیرم دێ من و مامسا پشتیوان و مامسا ئومێد و محەممەد جعفەر ئەوەی هەولێر مامسا پشتیوان کەرکووک ئەوان ناسیا یعنی با بڵێن پیتێکی با بڵێن تایبەتمان داناو بۆ خۆمان اینجا بێلەوە لە سلێمانیش لێرە و لەوێ یعنی هەر مجموعەك لە دووهۆک مجموعە پیتەکانرا طبعا ئەو شتەی من باز دەکەم ئەو قۆناغی ئێستا ئێمە تێپەڕیوین یعنی با بڵێن لە قەدیمیش هەر ئاوا بووە مثلا بۆ نمونە لە فەڕەنسا کە لویس برایل داینە ئەسڵەن اعترافی پێ نەکرا پاشان کە اعترافی پێکرا بیر لە گۆڕانکاری کراوە با بڵێن لە بریتانیا لە ئەمریکا یعنی زۆر ئەو شتانە کرا بەڵام پاشان تەوحید کرا ئەوزا لە کوردستان ڕاست دەکەی گلەی زۆر دەکرێت ئەسڵەن لە قاهیرا کە یەکەم جار مصر پیتەکانی کردە عەرەبی زۆر مەشاکلی لۆ دروست بوو ئەو کاتی من زۆر شتم لەسەر خوێندیتەوە بۆ نمونە لە تونس لە مەغریب لە جەزائیر پیتی عەرەبی تایبەت بە خۆیان هەبوو لە قاهیرا ئەو پیتە عەرەبیە بوو کە ئێستا ئێمە بە عەرەبی دەیخوێنینەوە لە خەلیج ئەوەل جار تیپی با بڵێن تایبەت بە خۆیان هەبوو ئەمانیش بەڵام دوای کۆنکرێت بەسترا کۆنگرا لە بینی دووەلی خەلیج و بە عێراقەوە لەگەڵ قاهیرا ئەوانە هەموو تەوحید کرا پاشان یەکسەر بیریان لە چاپی قورئانی پیرۆزیان کرد کە قورئانی پیرۆز چاپ کرا
بە مەجبوری با بڵێن تونس یان مەغریبی عەربی بەعام بڵێم ئەمانیش مؤتەمەرەتیان بەست یعنی هاتنە سەر پیتەکانی ئەو پیتەی کە قاهێرە داینابوو با بڵێن کە بیری لێکردبەوە. اینجا مەقسەدم ئەوەیە ئێمە بەداخەوە لە کوردستان ئێستش دەتوانم بڵێم پیتی کوردی ساوایە بە سەرەتا دایدەنێم یعنی کە ئەو گۆڕانکاریە لە پیتی کوردی دادێ پێشمە لە ساڵی 50ەکان لە عەرەبستان عینەن ئاوا مناقەشە و دژمنداری و ئەو شتانە کراوە. ئەسڵەن حتا ساڵی 2005 لەوانەیە مامۆستا عومەر و عادل ئاگایان لێبێ بە تەواوی پیتی اختصارمان هەیە ئێمە لە عەرەبی شتێکمان هەیە پێدەگوترێ اختصار. ئەو اختصارە چۆنە با بڵێن یەک وشە بە یەک پیت دەنووسرێ مثلا الذي بەس بە پیتی لام با بڵێن دەنووسرێ یان الله یان ئەل بە یەک سوار دەنووسرێ. ئەو پیتە اختصارە ئەوە گۆڤار و ڕۆژنامەی زۆر پێچاپ دەکرێت. ئەوجا حتا ساڵی 2005 کوێت و سعودیا نوع اختصارەکیان هەبوو بەڵام تونس و مەغریب اختصارەکیان جودا بوو لەوەی تازە بە تازە ئەوانیش دیسان یەکیان گرتەوە لەو شتا. دەمەوێت بڵێم ئێستا ئێمە مشکلەمان تەنها لە کورد لەو سێ شارەیە نییە. ئێمە طبعاً ئەو قسانەمان کرد بەنسبەت هەولێر دهۆک سلێمانی بوو. ئێمە پار ساڵیان 2019 بوو با بڵێن ویستمان مامۆستا لوقمان خۆزگا لێرە باە مامۆستا لوقمان ئەو مەوزوعەمان لەگەڵی کردباوە. مامۆستا لوقمان ویستی لە هەموو کوردستان ئاخر کوردستان ئەمە نابی ئێمە کوردستانی سووریا کوردستانی تورکیا ئیرانیش لەبیر بکەین با بڵێن ڕۆژ هەڵاتوانە ئێمە گروپێکمان دامەزران گروپی بە ناوی کۆمی برایل کۆمی یەکبوونی برایل ئەو شتان ئەوە بوو یعنی طبعاً بەداخەوە فەشەلی هینە ئەو شتا ئێستش خلافی ئێران کوردستانی ئێران پیتی تایبەت بەخۆیان هەیە ئیبرایل تورکیا فەشەلەی ئاماژە پێ بکەی عەفوم بەس وەکاری فەشەلەی چ بوو ئەوە بوو هەر وەکو ئێستا هەرێکە و ئێمە دەمانگوت ئەوان دەیانگوت کاتی خۆی کە ئێوە داتان ناوە ئەو پیتانەتان کە لە ساڵی 2005 پیتی کوردیتان دانا بە ڕسمی ئەوان باسی ڕسمیەکەیان دەکرد دەڵێ ئێمەتان بانک هێش نەکردووە دەبایە ئەو شتە لەسەر ئاستی کوردستانی گەورەبی ئەو شتە فعلەن قسەکەیان تەواوە ڕاست دەکەن بەڵام چۆن دەکرێت ئێستش سیاسەتەکان قبول ناکەن بەداخەوە کورد میلەتەکە زۆر با بڵێن پارچە کراوە سیاست بەڕاستی یعنی شتی گەورەترمان هەیە ئێمە لە کوردستان مافی خوایە نەک برایل پێمان دەگوتن آخر ئێمە ئەوزە من ئەو قسەیان کردگوتم خوای گەورە شەرەفی ئەوەی پێبەخشین کە بڵێن نەڵێی واقعەکە ئەو هایە لە ساڵی 1991 ئێمە دەتوانن بڵێم نیوتە سربەخۆی خۆمان وەرگرت لە کوردستان یعنی یان دەتوان بڵێم لە هەولێر دهۆک سلێمانی بەڵام ئێوە کە کوردستانی تورکیایان سووریان ڕۆژهایان با بڵێن ئیران ئێستاش ژێردەستن یعنی چۆن دەتوانن ئێوە یعنی با بڵێن ئێوەمان بانک هێش کردبا یان ئەسڵەن سیاسەتی ئێوە داخۆی اعتراف پێدەکا بەو شتە تا ئەوزە مشکلێکی کەس هەیە طبعاً لە تورکیا ئەوان پیتەکانیان لاتینیە پیتی تورکی لاتینیە یعنی کە بە کوردیش دەخینن من بخۆم لەوان بوویمە زمانی کوردی ئەسەر لەوان دەخیندرێ با بڵێن لە دیاربەکر لەوان لە شتانە با بڵێن قوتابخانی ناڵێم دەتوان بڵێم قوتابخانی تەواوی کوردی هەیە بەڵام وانەیەکی کوردی تازە بە تازە دەخوێنن لە با بڵێن لە پاش 2010 بەڵام نووسینەکانیان بە لاتینیە ئەوجا ئەوەش مشکلێکی ترە یعنی ئەوان دەبێ قیاسی کوردیان لەسەر لاتینی دابنێن لەسەر پیتەکانی ئینگلیزی بە تەواوی یعنی لاتینی تەواو چکە ناکرێ ئێمەش پیتەکانی خۆمان لە ڕسمی عەرەبی وەرگیراوە بۆ لە ڕسمی عەرەبی وەرگیراوە چونکە پیتەکانی چاوساخیش لە ڕسمی عەرەبی وەرگیراوە ئێستا مەسەلەن کتێبی چاوساخی کوردی مەسەلەن هەندێک پیت نەبی وەکو گ و ژ و ئەوانە ئەگەر نا هەمان دی عەرەبیە با بڵێن هەمان بی عەرەبیە با بڵێن لە ڕسمی عەرەبی وەرگیراوە یعنی ئەو شتە بە سەرمەدا سەپاوە ئێمە ناتوانین لە لاتینی وەرگرین یان لە زمانی ئینگلیزی وەرگرین چونکە لەوە مشکلێکی کەشمان دێتە پێشێ ئەو کاتی با بڵێن نووسینەکانی چاوساخ لە ڕسمی عەرەبی وەرگیراوە ئێمەش بە مەجبوری دەتوانین لە ڕسمی عەرەبی وەرگرین بەڵام دەتوانین لێرە شتێک بکەین چۆن لاتینی کوردیشمان هەیە ئەو هاش دەتوانین دوو کوردیمان هەبی کوردیەک لە ڕسمی عەرەبی وەرگیرابی کوردیەکیش
لە لاتینی وەل بگیرێ بۆ ئەوەی کە تورکیاش ئیسفادە بکە ئەوزە ئەوانە هەموو مشکلەنە بەڵام یعنی ئێستا بڵێنەڵێ ئێستا کە ساڵی 2005 کە ئێمە تەوحیدەکمان کرد با بڵین یەکێتی برایلمان دروست کرد لە بینی هەولێر دهۆک سلێمانی ڕاستەکەی زۆر ڕەخنەمان توش بوو بەڵام ئەو ڕەخنە یعنی با بڵین بە ئیتیفاقی هەموو لایەک با بڵین بۆ نمونە بەبیرم دێ کەسێک هەبوو دەیگوت مەسەلەن بۆ نمونە پیتی ڕئی لاواز بە ئەو ڕسمان نەبی پیتی ڕئی لاواز با بڵین پیتی کوردی با بڵین 2000 ئەگەر ڕەکەی بکەینە قەڵەو 2000 با بنووسرێ بەڵام ئەگەر بیکەینە لاواز 1000 با بنووسرێ ئەم ئێمە زۆر با بڵین ئێستا لە عەرەبی پیتی هەروەکو گوتم اختصار دانراوە یعنی ئەوان وشەیەکیان کردیتە یەک پیت ئێمە بۆ تازە بە تازە با بڵین پیتی دووخانەی دروستکەین زۆر ئەمە پێداگریمان کە لەسەرەوەی کە پیتی یەکخانەی دروست بی ئەو مشاکلانە بەڕاستی زۆرە ئەوزە لێرە یەک لە دەمەیە قسەیەک بکەم یعنی خۆزگە لە بینی هەولێر و دهۆک و سلێمانی ئەو خلافە نەمینێ بۆ ئەوەی ئەمە بتوانین بۆ کوردستانی گەورە پیتێک دابنێت پیتی کوردی بۆ کوردستانی گەورە یعنی ئێستاش ئێمە نەگەیشتینەیەک لەگەڵ کوردستانی گەورە یعنی با بڵێن ئەوە تحت ئەوە بکەین ئەو یەک دووەم مشکلە چیتکەش هەیە ئێمە دەبوایە مثلەن بەڵام خەتای خۆشمان نەبوو ئێستا لە قاهیرە کە پیتی عەرەبی دانا یەکسەر قورئانی پێچاپ کرد و با بڵێن چەند نووسین چەند گۆڤار و ئەو شتانی پێچاپ کرد بڵێنەڵێ بەسەر هەموو بەسەر هەر 22 وڵاتی عەرەبی سەپێندرا کە ئەو پیتی عەرەبیە و تەواو یعنی ڕاستە ئەو کاتی زۆر خلاف هەبووە حتا مردن اعترافی پێ نەکردیە هەر پیتی خۆی هەبووە بەڵام ئێستا بۆ ئەو جیلە تێپەڕی لە ساڵی 50ەکان حتا ئێستا چەند جیلێک هاتو تێپەڕی ئێستا پیتی عەرەبی هەمووی یەک خراوە و یەک پیتی عەرەبی هەیە با بڵێن بەڵام ئەوانیش بە تەکیدی بەو مەرحەلانە تێپەڕین وەکو ئەوەی کە ئەمە لە نوهەتەکانەوە حتا 2005 لا يزال حتا ئێستش کە با بڵێن هەیە اعتراف بۆ پیتە ناکە دەڵێ پرس بەمە نەکراوە یان ئەو شتانە بەڵام ئەگەر بێت و دعمێکمان هەبی دعمێک ئەو دەچ لە ڕێکخراو یان لە حکومەت دعمێکمان هەبی گۆڤار و ڕۆژنامەی پێچاپ بکەین یانیش کتێبەکان هەر هیچ ناهیچنا کتێبی سەرەتاییەکان هەر هەمووی بەو زمانە چاپ بکرێ ئەوە سەبر هەر هەمووی قەناعەت دەکا و یعنی با بڵێن اعتراف دەکات دەڵێ حتا کوردستانی گەورەش دەتوانین اعترافی پێکەین کاکە ئەو پیتە ئێمە لە ساڵی 1991ەوە حکوومەتین پیرمان لە پیتی کوردی کردیتەوە و ئەوەش پیتەکانە زۆر لە گۆڤار و کتێب و ڕۆژنامەمان بێ چاپ کردووە وەکو قاهیڕەی لێدێ هەر وەکو چۆن تونس و جەزائیر و سعودیە و کوێت و ئەوانە بە ناساری اعترافیان پێ کرد و لەسەری ڕۆیشتن دەتوانین ئێمەش بسەپێنین بەسەر کوردستانی سووریا یان ئێران یان حتا تورکیاش مثلەن ئەوە پیتی کوردی هەیە بەڵام حتا دعممان نەبی حتا هیچی پێچاپ نەکەین حتا لە مەکتەبەکان تەنانەت لە مەکتەبە لە پەیمانگە نابینایەکان کتێبمان نییە ئێمە هەموو کتێبەکان ڕاستە کتێبی 1 و 2 سەرەتایی هەمانە حتا 6 سەرەتایش بە زمانی کوردیمان هەیە بەڵام مەقسەدم مێژوو جغرافیا یان ئەوانی تر با بڵێن نیمانە بەداخەوە نیمانە با بڵێن کوردی چاپکرابی ئەوەش مشکلەتی ترا مشکلەتی تریش هەر ئەوە بوو وەکو گوتم سیاستمان ئێمە سیاستمان بەداخەوە یعنی دژمنمان زۆرە کاکاوکاری تخوا یەک مداخلەی بەس بە مامۆستاتەوەبی مەجالتان دەی مامۆستافە بەس مامۆستاتەوەبی مەجال بە میوانەکان دەی یعنی ئینشاءڵڵا ئێمە هەمومان بگەینە ئەوە ئاستێکە هەر هەمومان بتوانین پیتەکانمان ڕێک بخەین ئێستا ڕێکخراوە یعنی ئێستا ئەو پیتە لە اعتراف پێکراوە هیچ نەبی لە وەزارەتی کار اعتراف پێکراوە بەڵام یعنی ئەگەر بێت و ئێمە بتوانین گۆڤار و ڕۆژنامە هەروەکو لە سعودیە و کوێت هەیە ئێستاش لا يزال ڕۆژنامە و گۆڤار و یان کتێبەکان هەروەکو ئاماژەتان پێکرد چاپ کراوە ئێمەش ئەگە بتوانین ئەو شتانە دعمێکمان هەبی ئەو شتە منمان بۆ بکرێ
ئەوە دەتوانین یعنی بابلین حتا کوردستانی ڕۆژهەڵات کوردستانی سووریا تورکیا تقریبا تۆزێک زەحمەتە کە تورکیا بەلاتینی دەخوێنن دەنووسن هەروەکو گوتم کوردیەکەشیان بەلاتینیە بەڵام یعنی بڵێنەڵی کارێک دەکەین دەتوانین کارێک بکەین بەڵام بەداخەوە یعنی ئەو شتانە هەمووی ئاستانگە من دەستخۆش لە ڕوونکردنەوەت لەوتارەکەت دەستخۆش بیوادارم ئەوەی کە باس کرد کورتی قسەکان ئەوەیە کە پێویستمان بە کۆڕبەت لە چی زانستی و مەجموعە العلمیە چیە کە کۆمەڵێک توێژەر و کۆمەڵێک کەسی لێهات و شارەزا لە فەرەنگەکان کۆتا علاجە بەس 3 دقە لەو هەر ئەو 4 میوانە بەڕێزێک تێبینیان بدەنە سەر قسەکانی سیما مۆسیمە سی قسەکان یەکتر با 3 دقە زیاتر نەبێت لەبێ کە کاتێکەکان کە نەگرین ئەوە 1-2 حەزم لێ قسە چش بکەم لەو مۆزوعی مامۆستای من ئەوەیە کە پێم وایە ئەگەر ئیش بکرێ کۆڕبەت بکرێت جارە بەس لە کوردستانی خۆمان ئەگەر بڕیار بە کوردستانشکە بیکەین با کوردستان ئێراج بوو چکە کوردستانی تورکیا وەک مامۆستا باس کرد پیتی لاتینیە کوردستانی سووریاش ئەو پیتی عەرەبیەکان ئیسفادە لێ دەکەن ئەو دووەش زیاتر پابەند نیست بۆ زەحمەتە کوردستانێکی یعنی کوردێک کوردستان ئێرانی ئەو مۆزوعەکە بادار ئەو دووە وەکو زمان وەکو شێوەزار یەکن بابیکەنەیەک ئەو کایەکە سەبر ئینشاڵڵا ئەو دووەشێک بن دووەک ینی سووریا تورکیاژێک بن کێشە نابی لێ 3 دقە لەو بەڕێستان ئەفەر مناقەشەی خۆتان بکەن بە 3 دقە تا 5 دقە بەخوا زیاتر نەبی فەرمو مامۆستا کاکاوکار ئەمە دەمە یەک بە کورتی لەسەر ئەو مۆزوعە بدوێم و بەڕاستی ئەویش ئەوەیە ئێمە باسی کۆدەنگیمان کرد چکە کۆدەنگێکمان لێم بوو لە نێوان شاری سلێمانی و هەولێر و دهۆک هەتا ئێستا ئەو گرفتەمان هەیە کە دروستکردنی گروپێک بۆ ڕێخستنی خەتی برایلی کوردی بە هەوڵی مامۆستا لوقمان و کۆمەڵک پسپۆر لەو بارەدا هی بواکوور ڕۆژئاوا ڕۆژهەڵات باشوور بەڕاستی دەمانویست کە یعنی ئەم حاڵەتە یەکلا بکەینەوە ئەویش ئەوە بەڕاستی گرفتەکەی لێرەوە دەستی پێدەکردی یەکێک لەوانە کوردستانی باکوور هەر لە گروپەکە چوونە دەرەوە هەر ئامادە نەبوون نیقاششمان لەگەڵا بکەن لەسەر ئەم ئاماژەم پێکرد جار باز کوردستانی باکوور بینەوە لە بە سیاست هەر ناتوانین لە بە خۆشیان قەناعەتیان بۆ کوردستان ئێرەنیە و حقیقت پێ بڵێن یعنی و حقیقت قەناعەتیان بە کوردستان ئێرەش نییە بەڵام ئەمن دەڵێن با لە کوردستانی خۆمان ئەگەر براواترمان کرد کوردستانی ئێران ئەگەر زیاتر نە لەگەڵتم لەگەڵ کاکاوکە لەگەڵتم بەس ئێمە باسی خەتی کوردی دەکەین باسی پیتی کوردی دەکەن پیتی کوردی هێشتا تازەیە بە نسبەت ئێمەی نابینایان یعنی لە ساڵی نەوەتەکان ئەم بیرۆکە دروست بووە چەند دانیشتراوە مناقەشەکان دەست پێ بکەن بەس بە کورتی و 5 دقەتان و هەیە فەرموو من طبعا مامۆستا عادل و مامۆستا عومەر من لە نزیکە بە خزمەتیان نەگەیشتم بەڵام دڵنیام دەجیلی وەکو بەنیان پێگەیاندووە هیوادارم هیچ لە قسەکانمان هەڵا تێنەگەن دڵنیاشم کە هەڵاڵێکی نادەن بە قازانجینەکەیە باشە من هیچ قسەیەکم هیچ بۆ چوونێکم بە شخصی لەگەڵ ئێوەی بەڕێز نییە بەڵام ئێوە ئەسام چانسەکە ئەوەیە چانسیەوەمان هەیە لەگەڵ ئێوە ئەم شەو مناقەشەکەین باشە ئەوەی ئێوە کردوتانە ئیشێکی زۆر گەورە و باش بۆ چونکە ئێوە پێوەی ماندوو بوون منەوە ئازانم بەس پرسیارەکەم ئەوەیە مامۆستا عادل ئەو کوردی جەنابەت و من قسەی پێکەین ئەو کوردیە نییە کە شێوەزارەکەی تورکیا قسەی پێکا شێوەزارەکەی کوردستانی سووریا قسەی پێکا وایە بۆچی جاری ئەوان ناچارکەین کوردیەکان لەگەڵ ئێمە کوردی برایلەکان هاوشێوە بێ جارم ئێمە کێشەمان لەوە هەیە 3 شارمان پێڕێ نەکەوتووە با لە مەڕێکی خێنک و کاگاوکارڵێ ینی من نزیکەی 200 کەست پێ ئەڵم لە سلێمانی بە سلێمانی من هەولێر ئەوانە زانیاریم نییە ببورن لەسەر ئەساسی زانیاریەکەم نزیکەی 200 خوێندکارین ئێمە کە ئێمە بم شێوازە کۆنەی برایل فێر بووین وەرن ئێمە فێریم گۆڕانکاری تازەکەن جارێ واز لە کوردستانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بێنن کە شێوەزاریان لەگەڵ ئێمە جیاوازە ئاسایی برایلەکەشیان جیابێ بۆ چوونی من باشە بەڵام ئێمە شێوەزاریشمانیەکە کوردیەکەمان ژمارەشمان کەمترە نزیکترین لێک لە ڕووجگرافیەوە هێشتا ئێمە کێشەمان هەیە ینی چۆن واپەلتان هاویش پرسیارەکە ئەمەیە هەر کەسێکە من بەڵێ ئەمە دەمێت جوابەکەت بەو شێوازە بدەمەوە کەنارکان تۆ 100% حەقی خۆتانە ئەو جیلەی کە بەڕاستی ئاشنا نەبوون بە خەتە نوێیەکە کەم تەرخەمی لەکوێ کەم تەرخەمی لە ئەوانەیە بەڕاستی بەخۆشمەوە کە کۆڕێکمان نەبەست سیمینار دروست نەکرا شتێک نەکرا نابینەکانی پێش دانانی خەتە نوێیەکە پێیان ئاشنا بکرێت جارێکی تر بەم شێوازەیە ئەمە من لەگەڵتم بەڕاستی ئەمە حقیقەت ئێوە کە کۆبوونەوە زۆر بەچان هەموو مامۆستاکانی پەیمانگاکا بوون یعنی پرسیار من لە ئەو کوبوونەوەیە نەبووم ڕاستی بەس پرسیارەکەمەوە هیچ تەلەبێکتان لەگەڵ بوو یەکێک لەو جیلی ئێمەتان لەگەڵ بوو تا ئەو وەزع و معاناتی ئێمەتان پێ بڵێ
قوتابیمان لەگەڵ بوو ئەو کاتە کە تخەڕوجیان کردبوو چوبوونە دەرەوە ئەو کاتە لە پەیمانگا و لە کۆلێژەکان نەمابوون کەنارخان بەس ئەمان دیسان ئێمە کۆمەڵە خەڵکێکی دیاریکراو بوو کە مناقەشەمان دەکرد لەسەر بابەتی برایل ئێستاش ببینیم دەچون کە ساڵەکان وا شتەکان دیارە بە تاریخ دیارە چەند دانیشتمان لەسەر کرد چەند نەگەیشتینە ئەنجام یعنی بۆ چەند جارێک ینی ئەم گرفتانە هەر هەبوو هەر بەردەوام بوو لەسەر ئەم بابەتانە بەس دیسان ئەم دەڵێن کەنارخان سێ دقەمە لە مناقەشەکەتان ئەگەر مامۆستا عومەر من و تۆ کوردێکی ڕۆژەڵات و باکوور و باشوور هەمومان کوردین وانە کە ئەمڕۆ بمانێ من هەزێک بەچاب بگەێنین تاوانی ئەو چییە وەکو نابینەیەک ئەگەر نەتوانێت ئەو خەتەی من تۆ بخوێنێتەوە پەیمانگای هەیە قوتابخانەیە مامۆستا بۆی حەقی سۆزی و مامۆستا عومەریش نەخۆم ئێستا بەڕێزێک لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتێک کتێبێک بە شێوەزاری سنەی باشە بە شێوەزاری مهاباد بە لوڕی نەزان هەرچی شێوەزاری خۆی بڵاوە کاتەوە بەڕێزێک لە سلێمانی ناتوانێت بە ئاسانی بخوێنێتەوە بۆی ئاسایی بەجددی ئاساییە یعنی ئاسایی ئەگەر من لە نووسینی کرمانجی هاوڕەیەکم لە کوردستانی باکوور برایل نەتوان بخوێنمەوە ئەمە هەن ئاسایی ترە ئاسایی نییە تۆ لە هەولێر جۆرێ بنووسی من لە سلێمانی جۆرە ئەمە ئاسایی نیە ئەمەش لەگەڵتم ئاسایی نیە بەس ئەومان لەبیر نەچێ عەفو مامۆستا عومەر بەس ئەومان لەبیر نەچێ هەموو هەوڵەکان بۆچی بوو هەموو هەوڵەکان بۆ ئەوە بوو پیتەکان کە دادەنرێ لە زمانی کوردی کەمترین جێگا بگرێ چۆن قوتابی لەسەری شێوازی فێر ئەوە بوو بەڕاستی ینی بابەتەکە ئێمە لە هەموو دانیشتەکان مناقەشەمان دەکرد لەسەر ئەم بابەتە بوو تەماشا بەڕێزان پیتەکان بەنەتیجە گۆڕە یعنی ئەم بمانەوێ نەمانەوێ وەکو باسم کرد تازە ئەو مۆزوعە ڕۆیشتۆ گۆڕە نازانم جارێکتر دەگۆڕێتەوە یانە بەڵام یەکەم جار دەبوایە دوای گۆڕانەکەی لە هەموو شارەکان دەورات کرابایەوە بۆ ئەوانەی کە پێشتر فعلا دوام ئەگەر جارێکتر پیت بگۆڕدرێ دەبێ بەڕاستی وەکو هەندێک دستوری هەندێک وڵاتان بێ معقولی هەموو ڕۆژە پیت دانیشن پیت گۆڕن خۆی تۆ تا کتابێ تەبع دەکەی دەستت دەشکێ ئەمە دەزانین هەموو بە شێوازی قەدیم تەبع دەکەین بە تابعە جارێ بە مانجە کتابێ تەبع ناکرێ ینی معقولی هەموو ڕۆژە ئێمە پیت گۆڕین و جارێکتر دووبارە بیکەینەوە کتابەکان و ئەوانەی ترفڕەدەین یعنی کەوابێ دەبێ ئەگەر نازام جارێکتر پیت دەگۆڕیانە بەڵام دەبێ ئەگەر بگۆڕێ جاری ئەخیر بێ نەک هەموو کەسێ داوای پیت گۆڕیم کە و جارێکتر پیت گۆڕێت جیرشکە پێبن باوەڕیان بۆ پیت گۆڕێنێ ئەوانش هەوڵ دەن ئەمە گرفتەکە لێرەدایە خۆ کێشێر دۆتر لە کووردا هەیە کاگە و کار یعنی ناکرێت جیلێکی تر پیا بێ لە بەرەوەی ئەمەی بەدڵ نەبووە ئەمەش عفو بکەن ئەو بەڕێزانە لە مێژلس چا بەرز کردەوە بە حەقی وەرەژم ماشەڵڵا 2 ساعتە بە دیار میتینگەوەن دەمەوێت لە کۆتاییدا یەکشت بڵێم ئەو پانێلا هیوادارم بێتە دەواازەیەک بۆ گۆڕانکاریەکی تر لە پیتەکان ناکە ناخان بەڵام بۆ ئەوی کە بتوانین پێشکەوت خوازیەک ئەنجام بدەین بۆی کە بتوانین ئیشێکی باشتر بکەین بۆی بەرگتر بەبەر نبینێن وەستر ئاساییە بشگۆڕێ بەس فێریان بکەین بەس فێریان بکەین کە گۆڕاوە دەستخۆی ئینشاءالله بە دنیایەوە ڕۆشنایی بە ئیزنی خوای گەورە ئەو پانێڵی کرد ڕاستن کە نەخەنگوتی و یەکەم جارە کە پانێڵە چوار ڕوبەڕووکرێ بەڵام دڵنیا بە ئەو یەکەم ئیش نابی و یەکەم داهێنانیش نابی لەو بوارە دڵنیا بە ئیشی باشتر دەکەین ڕۆشنایی تیشی بگاتە هەر شەشی ئینشاءالله ڕۆشنی دەکاتەوە بە ئیزنی خوای گەورە سوپاسێکە بێ کە تا دەکەم خوازیارم کە ئەو کاتە بە عیبادەت لەمە نووسرابی کاتێکە بێکاتمان کۆتای پێدەین یەکێک پێم کۆتای پێدەین من یەک خولەکمەوێ بە هەموو ئەو بەڕێزانی لێرن زۆر سوپاسیمانەوەیانەکەم لەگەڵ تا ئەم کاتە و ئەمەوێ پێیان بڵم هەر کەسێکیان لە مەسەلەی برایل پێویستیان دڵنیام هاوڕەکانیشم کە ئێستا لە پانێڵان هەمان شتیان هەیە بەناوی ئەوانی جەتام ئەمە بڵم هەر کاتێک پرسیاریان لە هەر شتێک هەبوو لەبارەی برایل ئەتوانن ئەکیت هاوکاریانە بین و من خۆم حازرم بۆ هەر شتێک ئەوان پێویستیان بێ لە چاتی تایبەتیان لە واتساپ و هەر شتێک کە ئەوان بە ضروری زان بگات بە ئێمە بۆ هەر بەڕێزێک کە برایل نازانە یان تا ئێستا حەزی لێ نەکردووە بڕیار بات کە بڕیاریدا ئەوە ئەبێتە شتی عەمەلی گرنگ ئامێرەکەشی بەدەستەگا پەیدایەکا بە هەوڵی خۆی چونکە نابێ بەس چاوەڕی ڕێکخرا و سنتر و حکومەت و نازان ئەوانە بین خۆت دەست پێ بکە پشت بە خۆت ببەستە لە ڕێی علاقاتەوە هەموو شتەکانت دەستەکەوێ هەم زانیاریەکان هەم پێویستێکەکان من خۆم حازرم و دڵنیام مامۆستا عومەر مامۆستا عادل و سۆزیخانیش هەمان ئەگەر باشتر لە من حازر نەبن ئەکیدم وەک من حازر دەستخۆش کەنارخە دەستخۆش بخۆ مامۆستا عادل سێ کۆتایت فەرموو
لە کۆتاییدا دەمێ بڵێم کاکاوکار بەڕێزان سوپاسی ئەو ئەندامە بەڕێزانە دەکەین ئەوەی لەو میتینگە ئامادە بووە زۆر خۆشحال بەڕاستی ئەمە گۆڕانکارێکی زۆر مهم بوو لە ژیانماندا نمونەی زۆر بێ بەڕاستی ئەمە دڵی خۆشکردین حقیقت زۆرینگە زۆر مهمە لە لای هەرێکێکمان برادران ئەو ئازیزانە شتێکی وایە نێشتەوە ئەمن دەڵم لێرەوە دەستان خۆش بێ سوپاسان دەکەین کاکاروە کاک هاوکار کاک ڕێبین برادران سەرپەرشتیاری گرۆپ دەستان خۆش بێ و نمونەتان زابێ و چاوەڕێشتی چاکتر و چاکترتان لێ دەکەین بەئیزنی خوای گەورە مامۆستا عومەر لە کۆتاییدا فەرموو. بەڕاستی دەستخۆشی لە تۆ لە کاکە ڕێبین دەکەم دەستان خۆش بێ و بەڕای من ئەو جیاوازیانەی کە هەیە لێرە هەمووی دەکرێت لە ئەخیریدا لە خزمەتی بڕایل بێ. زۆر سوپاس. سۆزی خان فەرموو. دەستخۆشیم بۆ بەڕێستان سوپاس بۆ بەڕێزانی کە کاتی خۆیان بە ئێمە بەخشی و تام کاتە درەنگە لەگەڵمان بوون. من دو پەیامم ئەمەوێ ئەوە بڵێم ئێمە نامانەوێت لە گرنگی تەکنەلۆژیا و لە گرنگی کۆمپیوتەر و سمارتفۆنەکان و لە گرنگی کتێبی ئەلکترۆنی و کتێبی دەنگی کەم بکەینەوە ئێمە ئەمانەوەی گرنگی برایل زیاتر بکەین ئێمە ئەمانەوەی گرنگی برایل پیشان بدەین نامانەوێت لە گرنگی هیچ کام لەوانە کەم بکەینەوە هەر یەک لەوانە تایبەتمەندی و گرنگی خۆیان هەیە وەکو پێشتریش وتم ئەکرێ هەر یەکەیان لە شوێنی شای خۆیانە بەکاربێنین. دەست خۆش بێ. سپاس بۆ هەمووتان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ وەڵام پرسیارەکانتان سپاس بۆ کاک ڕێبینیش کە ئەرچی بەڕێوەبەری میتینگە لەستۆ گرت خوازیارم چاکەشوی بەڵام کۆتاش نەبی تاوەکو وەڵقەیەشر بەخوای گەورەتان سپێرم السلام علیکم ورحمة الله وبركاته. خواحافستان بێ خواتان لەگەڵ خواتان تۆڕی ڕاگەیاندنی ڕۆشنایی نابینایان